بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام خۆشحاڵم کە لە ڕۆژی دووەمی جەژنی پیرۆزی قوربانیش بێەوەی عزیز شاد دەبمەوە لەگەڵ هاوکارم کاکارزان مەحموود جەژن پیرۆز بێ بینەرانی عزیز ئەم ڕۆژ هەر جەژنتان پیرۆز بێ هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژنێکتان خۆشی و شادی بێت. سپاس کاک زێران بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان منیش خۆشحاڵم کە لە بەرنامەی دیاری جەژن بە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەگەم جەژنتان پیرۆز بێت و هەموو ڕۆژێکتان خۆشتر و شاتر بێ لە ڕۆژانی جەژن کە لە ساڵێکدا لە ئاینی پیرۆزی ئیسلام دوو ڕۆژ وەکو جەژن دیاریکراوە. بەڕێزان لە تەوەری یەکەمی دووەم ڕۆژی بەرنامەی دیاری جەژندا میوانداری زۆر بەڕێز ئازاد جەلال توێژەری کۆمەڵاتیمان کردووە بۆی کە گفتوگۆ زیاتر لەسەر ئەم بابەتانە بکەین کە جەژن کاریگەری چی هەیەوە، تا چەند جەژن گرنگە لە ناو موسڵماناندا و فەلسەفەی جەژن چییە، بۆچی جەژنەکان دانراوە. کاک ئازاد بەخێر بێن و جەژنیشان پیرۆز بێت. پیرۆزبایی لە هەموو لاگەکەم لەو بەڕێزانش کە ئێستا بە دیارمانەوە دانیشتون کامێرە بەڕێز. سپاس. کاک ئازاد بە بچینە ناو تەوەری بەرنامەکە و لە ئاینی پیرۆزی ئیسلام لە ساڵێکدا دوو جەر جەژن دانراوە، جەژنی ڕەمەزانی پیرۆز و جەژنی قوربان. کاریگەری ئەم جەژنانە چییە لەسەر کۆمەلگا؟ فەلسەفەکان چییە؟ ئەگەر نەبوونایە کۆمەلگا بەرەو کوێ دەڕۆیشت؟ سپاس. وڵای ڕاستی من قسەم لەسەر مەسەلەی هەموو بۆنێکی کۆمەڵایەتی لە هەموو کۆمەلگایەکە بەتایبەتی جەژن یعنی لە کۆمەلگای کوردی ئێمە من خۆم زۆر جار ینی دوێنێ باسی ئەوم کرد لە شوێنێک ینی مەسەلەی بەهای کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگەی کوردی بەتایبەت لەم جۆرە کۆمەلگەی کوردی ئێمە ینی چەند هەبێت ئەوەندە پەیوەندی ڕۆحی کاکە جاران ئێمە من باسی ئەوم کرد جاران ئێمە مثلا لەبەر ئەوەی پەیوەندیەکان گەرم و گورتر بوو من ڕاستە لەگەڵ ئەوەیان کە ئێستا پەیوەندی کۆمەڵایەتی وەک جاران نابێت ئەزانم میلی کاتژمێر ناگەڕێتەوە بە دواوە بەڵام معقول نییە بە هیچ شێوەیەک پەسەند نییە لە ناو خێزانی کوردیە لە 5-6 جەژن هەموو جەژنەکان دەرگای کڵۆم درابێت. ئەم جەژن کاریگەریی بەهێزی هەیە لەسەر دروستکردنی مرۆڤی گەشبین بەتایبەت لە کۆمەلگایە باوەڕکەن ئەم باو بە پیرانی ئێمە مەسەلەن بۆ نمونە هەشتاکان یان با بڵین هەفتە یان با بڵین نەوەتەکانیش تا ڕادەیەک کە با بڵین ئەزمەیەکی زۆر گەورە هەبوو سەیرەکەی لەو کاتەیە سەردانێکی بە پێز و ینی پەیوەندیێکی گەرم و گورتر هەبوو کەچی خەڵک مەجالی نەبوو تووشی نەخۆشی دەرونی بێت کەچی ئێستا هەندێک بیرکردنەوە هەیە هەندێک بیرۆکە هەیە مەسەلەن ئیش لەسەر ئەو ئاگاکە و ئازانێت ئەم جەژنە ینی ڕووکارێکی دینی هەیە ئەو بەداخەوە ینی ئەو واتی گەشتووە ڕاستە ڕێکارێکی دینی بەڵام ئەو بەو زەربەیە ئیشەکە کە لی بدا لەبەرەوە مەسەلەن کەمی کاتەوە پەیوەندیەکان کەسکە بەها کۆمەڵایەتەکان لەناو کۆمەلگەی کوردی هون کات ئێمە وەک توێژەر ئازانین کە بەهای کۆمەڵایەتی چەند گرنگە بۆ سەر مرۆڤ بۆ کاریگەری لەسەر مرۆڤ لەسەر پەیوەندی مرۆڤ لەسەر خۆشەویستی گیانی دروستکردنی گیانی خۆشەویستی لە نێوان مرۆڤەکانە ینی ئەم جەژنانە کاریگەریی بەهێزی هەیە لەسەر تۆکمەکردنی خێزان بە تایبەتی بە پلی یەکەم مەسەلەن زۆربەی خێزان وازان هەندێک مرۆڤ لە حەزاتی تایبەتی هەیە لە ئەنجامی بەریەککەوتنی کۆمەڵایەتی هەتا ئەمە قسەی کۆمەڵاتی کە تۆ تێکەڵاوی کۆمەڵێک کارلێک ڕووەدا بەریەککەوتن ڕوویە کێشە ڕوویە شەڕ ڕوویە دەنگەدەنگ ڕوویە هەموو ئەم بەهایانە سەر لە نوێ دوجار جەژن ئەبێتە هۆی دەمەزەرکردنەوەی پەیوەندی خێزانی مهمترین کاریگەری لە جەژنا لەسەر خێزان هەیە بە پلی یەکەم بەتایبەتی ئەو خێزانانی ئیسلامیشدا دەڵێ و کەسە جەژنەکەی پیرۆز نەبوو وەلی قبوڵ نەبووە ئەگەر بێت و ئەو کەسەی کە لە بەرامبەریدا ڕق و کینەیەک هەیە لە دڵیدا ئەگەر بێت و دەری نەکرد بێت هەتاوەکو ئێوارە ئەم بەویان بڵێت جەژنت پیرۆز بێت پیرۆز نابێت تاوەکو گردنی بەرامبەرەکەی ئازاد کەواتە فەلسەفەکەی ئەوەی کە مرۆڤ گەشبین بکاتەوە ئەمە بە پلەی یەکەم بەڵێ دووەم هێشتنەوەی ئەو باڕوحن مەسەل ئێمە ئەم کاڵکردنەوەی ئەم پەیوەندیان ئێمە زۆر جەرگلەی یەکەین من لە زۆر خێزانە بیستم وڵات جەژنی ئێستا وەک جەژنی جاران نەماوە وان نییە تامی جاران جەژنەکان هەروەک خۆی وان بەڵام مرۆڤەکان گۆڕانکاریان تیا ڕوویاوە ینی ئەو من و تۆین زۆر جار کۆڵانگەن قەرەباڵغ ناکەین ئەزانی کابراڵێ مەجالم نییە بۆچی مەجالی نییە کابرا ترانزیت هەیە مەسەلەن بۆ نمونە بۆچی مەجالت نییە کارگەت هەیە لە ئیشەکەوێ مەسەلەن کارگەکە ئەگەر نەچیت یەکتەن خۆی مەجالەکە خۆمان لە ناخی خۆمان مرۆڤەکان مەسەلەن بەداخەوە من گلێشم لە هەندێک خێزانەکان خودی خێزانەکان خۆیان هەیە من ینی زۆر جار لەوە ئەوانیش ینی خێزانەکان زۆر جار یارمەتی دەرن بۆ نمونە ینی مەسەلەن بۆ نمونە هەڵبەت ببورن خۆشەویستیم بۆ هەموو خێزانان هەیە کە لە ڕۆژانی جەژنە
هەموو ماڵەکانیان چۆڵەکەن و ڕائەکەن مثلەن بۆ باخەکانی ئەو باخانی کە لە دەوروبەری شار هەیە بە درێژایی 4 دانە ڕۆژ ئەوان نایەنەوە ئێوان بیرەوەری دروست ناکەن بۆ مناڵەکانیان بیرەوەری تۆ بۆچی ئێمە بیرۆریمان هەیە لەگەڵ یاریە کوردەواری و ئەو یاریانەی چەڵخ و فەلق و ئەو یاریانەی کە لە ڕۆژانی جەژن و ئەو پێکەنینانەوەی کاکە ئێمە تۆ هەر یەکەم ڕۆژ تۆ دەرودراوسەکانت ینی 20 دراوسەت لەمنا 20 دراوسەی لەولاتەیە ئەمانە کێت ئەو مناڵە کەسەی دەکات ئەیلەوە ئەمڕۆ ڕۆژێکی جیاوازە فێری بەخشینیەکەی کە فێری بەخشینیەکەی تۆ ڕاستەوخۆ ئەتوانێت مناڵەکە زۆر جار کەسەی دەکات لەو خێزانە مەسەلەن بۆ نمونە نقڵ ئەدرێت بە دراوسەکە زەنی چەند بابەتێکی مهم و کاریگە کتێبێک ئەوە کتێبێکە بۆ مناڵ یەک کتێبە بە تەنیا ئەو بەخشینە مناڵ فێری ئەوە کاکە ئەوەی کە پێڵێن مەسەلەن بۆ نمونە دزی نەکات تۆ ئەوە کتێبێکە تۆ فێری مناڵەکە یەکەیت ئەنجام مناڵە بەس یەک کێشە هەیە من خێزانەکان بە تایبەت ئێمە زۆر دەکەم دەرخەمین وەکو پیاوە مەسەلەن بۆ نمونە لەگەڵ خێزانەکانمانە بە جدی لەگەڵ ژنەکانمانە بە تایبەتی لەگەڵ هاوسەرەکانمانە ئێمە لە ڕۆژانی جەژن حقیقەت دەست پێشخەری ناکەین ڕاستە خۆی ڕۆژەکە زۆر مهمە باشە کاکە ئێمە سیرکە من بە برادێکم و کێشەی خێزانی هەبووتم کاکە ئەم جەژنە دوای نوێژی جەژن کە ڕۆژیتەوە مەهماکان تەوقع لەگەڵ هاوسەرەکەت بکە باش تۆزانانی تەوقع لەگەڵ هاوسەرەکە لە بەرچاوی مناڵەکانە چەند کاریگەریە بێ لە بڵاوکردنەوەی خۆشەویستی و بیزەڵت ینی هەندێک خێزانمان هەیە بە جۆمانەکەن بەڵام کاکە ئێمە لە بەرچاوی خێزانەکانە مەسەلەن بۆ نمونە خۆمان خۆشەویستی ینی پەخش ناکەین جاری لە بەرچاوانە کۆنتڕۆلەکە شکێنین هەڵیین جنێوەین شەڕەکەین دەنگەکەین نایخێنە ژوورێکی ترەوە کەچی لە بەرچاویەوەنە خۆشەویستی بڵاو ناکەینەوە ئێمە گەل لە ڕۆژانی جەژنە ئەو خێزانانی کە پەیوەندی سارد و سڕیەکیان هەیەیان جۆرێک لە ناومێدی و جۆرێک لە بۆچی کاکە ئێمە لە ناو کێشەی خێزانی ئێمە ێستا لە ناو کێشای غەرق بووە بەجددی ینی ئەم جەژنە ینی ئەگەر تۆ لەم ڕۆژەیە کاتێک ئەڕاتەوە سعات بۆ منە 5 ڕاتەوە لە بەرچاوی مناڵەکانیە تەوقع لەگەڵ هاوسەرەکەیەکە کاکە خۆ من وتم جاری وایە تۆ تەوقع لەگەڵ ینی خەڵکی تری شاکەی تاچی دەستگایکی ڕاگەاندن جاری تەوقع لەگەڵ 5 کەس ئاکەی تەوقع لەگەڵ بەچەند هاوسەری خۆت ئێمە خۆمان ینی من گلەی خۆش مەگەم هەم لە ئەو برابە ڕێزانی کە ئێستا مثلەن ئێمە ئەبینن ئێمە ینی زۆر جار ئەو دەست پێشخەریە ناکەین وەکو پیاو ینی بۆ نمونە قسەکە ئەکەین ئێستا من قسەکە بە قسەی کەم بەڵام بە بۆری عملی ینی بەسیترین شت لە دەربڕینی خۆشەویستی لە جەژن چکە بۆچی چکە ئیتر ئەوە لەوێ وەکو ینی دەواازە باوەڕکە ینی سایکۆلۆژیا ژنی کوردوایە ئەگەر تۆ لە جەژنا مەسەلەن بەحاڵ ڕووی بیتی و خۆشەویستی بۆ دەربڕی ئەزانی ینی گەورەترین کێشە هەبێ ئەگەر بەتەمای تۆرانیش بێ مەهماکان ژنەکە خێرانیە تەکسەکە لە دەرەوە ئیزنیا و لە پەیوەندی خێزانەکانی خۆی ئەو بەتەمای ئەو ڕۆژێ بەڵام بەداخەوە ئێمە لە کۆمەڵگەی کوردیە بۆتە باو یان بۆتە عیبە لامان ئەوە ناکەین زۆر باش بۆ خۆشەویستی تۆ جەژنت کرد بەڵێ چۆن جەژنی ئەم جارت بینی هیچ جیاوازیەکێ بوو لە جەژنەکانی ڕابردوو و ئەو قەیرانە دارایی بە تایبەتی کە لە ئارادا هەیە تا چەندامە کاریگەری کردوتە سەر پەیوەندی جوانە خێزانەکە کاکە زۆر جوانە ئێمە نەوەتەکانمان هەبوو لە نەوەتەکانە کاکە بە لە کۆڵانێکە مەسەلەن بۆ نمونە ئەڕۆشتین بە 7 کەس یەک نقڵتی شیرینمان وەرەگرت بەڵام یەک شت هەیە هاوڕێی خۆشەویست ئێمە ئەوەی کە لە بیرەوەری ئێمە ئەمێنێت مەسەلەی نقڵ و قەنەفە و پەردە و نازانم ئینجانە و ئەم شتانە نییە ئەوەی لە بیرۆری ئێمانە ئەمێنێت بەهاکانە مەسەلەن پەیوەندی خۆشەویستەکانە ڕێزەکەیە مەسەلەن خۆشەویستەکە بەخوا من نازانم چماڵێک نقڵەکەی جوان بووە یا مەسەلەن نقڵەکەی بای 8000 بووە یا باچووری بە 10000 بووە بەس ئەوەی کە ئەمێنێ و من دوێنێ بەڕاستی لە هەموو ڕۆژگان بە حقیقەت وەکو خۆم لە بەرەوەی ینی وەکو هاندەرێکی جواب بووم هەم بۆ ئەو خێزانە بەڕێزانی کە ئێستا ینی لەگەڵ مابرین کۆنتاکتی بەردەوامیان هەیە هەموو توێژەری کۆمەڵاتیش گەرم و گوڕترین جەژن من تا ساعت مەسەلەن بۆ نمونە 220 نقل لە جیفانە هەبووە 120 ماڵ گەڕابووم ینی ئەمە چی ئەمە بەجددیمان لە ناو شارستان دەرو دراوسەکانمان مەسەلەن حتا ساعت مەسەلەن لە 8 نیوە ئێمە 40 کەس هاتووە بە ماڵمان دراوسەکان من چوون بۆ ئەزانی چی خۆی ئەمە شتێک کێشەیەکەیە ئێمە لە خۆمان و دەست پێ بکەین لە خودی خۆمانەوە من دوێنێ بڕیارم ما مەسەلەن ئەو خزمە کۆنانی کاکە نەنگتە دایکتە باوکتە خزمەکان بنسی کاکە ئەو خەڵکە بۆچی نقڵی کڕیوە باشە بۆ تۆپسی بۆ ماڵیان باشە تۆ ئەو ساوڕانی تۆیە باشە ماڵی وە هەیە 5 کەس هاتووە بە ماڵمان باشە دروستکردنی مناسبات زۆر مهمە نەک هەر جەژن باوەڕتان هەبێت دروستکردنی مناسبات ئێستا لە سلێمانی شتێکە پێڵێن بەرات لە 5 ڕەمەزانە مەزان من چیم کردووە ئەنی مەهر بۆ ئەوە ناخوانە خواستە خۆڵ کێشانێک بەس گۆڤاری مناڵان لەو شەوەیە بەهادیەوە 7 ساڵە تەوزیع یەکەم بەسەر مناڵانە ینی لەو شەوەیە 500 کەس بۆ ماڵی ئێمە بەڵام 2 کەس بۆ ماڵەکەی ئەو بەرەوە ینی هەم یەکەم گۆڤارێکی مناڵانی ئێمە لەگەڵ نقڵەکەیە
ئەمە چی ئەم مناسبەیە لە بیرەوەری ئەم مناڵی ئەمێنێت لە زاکیرەیە ها چەند خۆشە تۆ بیرەوەری و مناسبە بۆ مناڵەکە دروستەکەیت بیرەوەری و مناسبە لە جەژنا بۆ چێ دروستەکەیت بۆ خێزانەکەی خۆت گرنگیدان بە پلەی یەکەم بە خێزانەکەی خۆت یەکەم جەژنە پیرۆزەی جوان لە ناو خێزانەکەی خۆت ئەگەر خەلەل لە ناو خێزانەکەی خۆما هەبوو لە ماڵەوە جەژنە پیرۆزەم نەکردبوو ئەم لاولای ئەوانە ماز نەکردبوو وەنیە تەوقەم نەکردبوو لەگەڵ ئاوسەرەکەی خۆما ئەو معنەی وایە ئەو کاتە سوودی ژینی ئەگەر دراوسەکان بەدڵنیایەوە من ئەوەی ئەبینم ینی ڕێژەیە ئەم شتا ینی خەڵکێک هەیە زۆر جار بەداخەوە هەرڵێک کاکە وڵات جەژنی ئێستا وەک جاران نەماوە من جەژنانی تر ئەم بینی مەسەلەن لە گۆڵانێکە 5 دەرگا داخرابوو هەر کوڵم درابوو ئەم جەژنە خۆشبەختانە مەسەلەن لەوانەیە یەک دەرگا بەجددی ینی ئێمە جەژن ئەکەینە کەرەسەیەکی ڕۆحی کاکە خۆ ئەوتم بە برادێک گلی هەبوو لە مەسەلەن لە جەژن وتم خۆ ئەوروپاش کە شۆڕشی کرد خۆ جەژنەکانی لەناو نەبرد کاکە جەژنەکان مناسبەکان هەرماون ینی ئەمانە بەهان بەهای کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی زۆر ضرورن بۆ ئێمە باس لەوە کرد کە لە جەژن هەندێک خەڵک دەچنە دەرەوە بۆ باخەکان ئەمە تا چەندە ڕاکردنە لەو تۆکمەکردنەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان یان بە جۆرێکی تر تا چەندەوە پەیوەندە کۆمەڵایەتیانە ضرورن بۆ خۆمان جیاواز لەوەی کە جەژنە بەس خۆ جەژن وێستگەیەکە بۆ پتەوکردنی و پەیوەندی کۆمەڵایەتی ڕاستە جوانە ئەجای خۆی وەڵای ئەگەر یەک جار بقەی ناکە بەخورعان ناکوورە کاکە دوو جەژنیش بە هەر قەی ناکە بەس معقول نییە تۆ بە درێژایی 10 ساڵ تۆ لە کۆڵێنەکەی لە جەژنا ئەو ماڵە بە معدلی دەرگاکەی داخراوە بە معدلی کاکە یەک جار قەی ناکە سەفەرێکە ئەچێت بۆ تورکیایە ئەمە یەک سەفەر قەی ناکە مەسەلەن بەنمونە بەس ئەمە بکەیتە کولتورێک کە ماڵەکە بە تەواوی بەردەوام دەرگاکەی داخرابێت ئەمە ئیتر من لە مێشکی منە چەسپە بێت کە ئەم ماڵە بە هیچ شێوێک لە ماڵەوە نی تۆ ئەم جەژنە چیە ینی بۆ نمونە ئینسان هەندێک لە حەزات و چرکە ساتی هەیە کاتێک کە من تۆ ئەبینم حتا ئێمە ینی کاتی خۆی ینی یەکێک لە بابەتەکانمان فیسنۆگرامیا بوو مەسەلەن فیراسە ناسین جاری وایە تۆ تێڕوانی تۆ بۆ دەموچاوەکان شێوەیەکە بەڵام کە ئیبینی لەخۆوە تەوقێکی لەگەڵاکەی یان جەژنانەکە هەر باشە ینی تەنانەت لەگەڵی شادانێنشی ئەمە خۆی کێشەکە لێرە ئەمەیە کە ئەم پەیوەندیە خۆی کە لە ماڵەوە نەبوو دروست نابێت باشە من ئەی بۆ کەی بچم بۆ ماڵیان ئەی خۆ کاتێکی تر ناتوانم بچم بۆ ماڵیان مناسبەیەکی تریش ناتوانم بچم بۆ ماڵیان ئەمە فرسەتەوە ئەم ناک فرسەتە و دەواازەیەکی زۆر باشە ێ باشە من لە کۆڵانێکم ئەگەر لەو دقەیە و لەو ساتیان نەچم ینی کاتی تر ڕەنگ ڕوونەیە مەسەلەن بۆ نمونە هەلەکە نەقۆزرێتەوە یان بە شێوەیەک نەبێت لەبەرەوە من پێم وایە کاریگەری تەواوی لەسەر دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی هەیە هەتا بۆ نمونە من چەند کەس هاتووە مناسبە دوایە هەر نەک مناسبەی جەژن باوەڕکە مناسبەی شەکرە خواردنەوە بە مناسبەی پرسە مەسەلەن تۆ دانیشتوی لە شوێنەکە شەکرە خواردنەوە چەند کەس هاتووە تۆ لە زیکری تۆ لە زاکری تۆ هەیە سەیری ڕسمانەکانەکەی وڵای خۆ منی لەبیر بوو هاتۆ بۆ ماڵی منی لەبیر بوو ئەزانی چەند مهمە ئەچی بۆ لای بەساڵ ئەو کاکە و بەساڵە چۆ پێویستی بە تۆیە پێویستی بە تۆیە کە تۆ ئەبینێت لە ڕووی ڕۆحیەوە دنیایەک هەست بە ئارامیەکە هەست بە ئاسوودەیەکە ئێمە هەمومان پێویستمان بێکتری هەیە ئەوە هەڵەیەکە مەسەلەن بۆ نمونە من پێش نیازم بۆ زۆر خێزان هەبوو کاکە مەسنە شوقەوە ناڵێم مەسەلەن ژیانی شوقا خۆش نیە زاری وایە حەزی لەبێت دەنگیە من خۆم لەوانەیە نەتوانم تیا بژیم من حەزەکەم مناڵەکەم تێکەڵاوی کۆمەڵایەتی هەبێت واقعی بێت بەداخەوە ئێمە وا بیرەکەینەوە کە کۆمەڵگەی ئێمە کێشەکە لێرایە کۆمەڵگەی ئێمە مەسەلەن بۆ نمونە هەندێک خێزان هەبووە وتۆتی کاکە وەڵی فێری جنێوە بێت فێر ئێوەتم کاکە فێری هەندێک دەستەواژش ببێ بە قورئان باشترە لەوەی سبێنێ تووشی گۆشەگیری ببێت ئێ بە پەیوەندی کۆمەڵایەتی تۆ لەناو کۆمەڵگەی کوردییت تۆ بیرکردنەوەی تۆ نابێت لەسەر و ئاستی کۆمەڵگەی کوردیە بێت مناڵەکەی یەکسەر فرق ئەی خاتە مەکتەبی نمونەیی ئەی خاتە گەڕەچێکی مەسەلەن بۆ نمونە ڕاقی بۆ ئەوی کاکە ئەم مناڵە کە تێکەڵاوە بێت ئەزانی چەند مهمە هەر شەو خەوەکەی شەوی چەند مهمە ئێستا لەوانەیە تا سەعات دامەزن لەخەو بەداخەوە ئێستا خۆ یاریەکانیش نەماون یاری کوردوەکان وشە هات جاران کە ئێمە چوین مەسەلەن یاری چەرخوفەلەک هەبوو ورز جۆلانە هەبوو بەس ئێستا کە ئەوە نەماوە ئیتر تۆ ئەبێ لە ناو خێزانەکە جاران چەرخوفەلەکێکی زۆر سادە هەبوو 4-5 کورسی بێ دەرەوە بوو زۆر بچووک بوو کورسی یادەوەری و چێژێکی یەکجار زۆر کە قەت لاد ناچێتەوە بەڵام ئێستا دەبینین کە لە ڕووی تەکنۆلۆژیەوە ئەم یاریانە زۆر پێشکەوتون بەڵام ئەم لایەنە ڕۆحیان وەکو جاران نەماوە کاک زۆر لەوە بزانم کۆمەڵێک پرسیاریشمان هەیە بینەران دەتوانن پەیوەندی بکەن و دەمەوێت لێرەوە بە بینەرانی بەڕێز ڕابگەێنم کە ئێوەش لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی پەیامەوە دەرەکەون پرسیارمان هەیە بۆتان ئەمڕۆ هەروە خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام هەیە بۆ وانەیە کە وەڵامی ڕاست بەدەستیان و دوای لە تیر و پشکە ناوی دوو کەس دەردەچێت چەند پرسیارێکمانەیە و یازیز ژەتوان لە ڕێگە و ژمارە تەلەفۆنانەوە پەیوەندیمان پێوە بکەن و وەڵامی ڕاست بەدەست بێن و هەروەها کە کارزان لە ڕێگەی پەیامێرەکانمانەوە لە شار و شارچکانەوە ڕووماڵێکی تایبەتمان دەبێت لەگەڵ لە درێژەی بەرنامەکەماندا بۆی کە ئاگداری دۆخی جژن لە دووەم ڕۆژدا بین بزانین تا چەندە بە تایبەتی ڕێژەی قوربانیکردن هەیە ڕاست زۆر باشە بگەڕێنەوە لای کاک ئازاد کاک ئازاد زۆر جار باس لە ئەو کۆمەڵگانە دەکرێت کە تا ڕادەیەک پێیان دەوترێت عاشایر
بۆ نمونە قەزا و ناحەکان بەڵام دەبینین لە هەمان کاتدا لەگەڵ ئەوەی خودی وشەکە لایەنێکی سلبیە بەڵام لە بۆنەکاندا سیر دەکەی زۆر گەرم و گۆڕترن هاوڵاتیان بە تایبەت بە تەمەنەکان بە کڵاو مێزەرێکەوە گەر بێت و هەموو خزم و کەسوکاری بەسەر نەکاتەوە ئیتر دڵی داناکەوێت ئەمە تا چەند دەتوانین بڵین کە لەو کۆمەڵگانەی کە یاخود لەو شوێنانەی کە هاوڵاتیەکانی تاڕادێک بەلای عشاریدان هێشتا پەیوەندی کۆمەڵاتیەکان جوانن و بەهای خوان لەدەست نەداوە بەڵام دەبینین زۆر زار گلەی دەکرێت لە سەنتەری شارە گەورەکان ئەو پەیوەندیانە تاڕادەیەک لاوەستر بوون ڕاستە خۆی ئەمە یعنی دوو ڕووی هەیە ڕاستە من یعنی بە حقیقەت پێڵم من زۆر جار وتومە یعنی هەندێک لەو بەهایانە کە لەناو ئەوەی کە باڵین ئەوە هەیە یعنی ئێمە من بە حقیقەت دیوێشی تاریکی هەیە بە جدی ینی دیوێکی جێگەی قسە لەسەرکردنە بەڵام دیوێکی هەندێستەمیتایە دیوێکی ئەم جۆرە پەیوەندیانە بەڕاستی نادادوەریتایە بەڵام ئەم دیوەی کە بە جەژنایە هەڕاستی ئەمە زۆر ینی دیوێکی زۆر نەک هەر جوانە بەڵکو هەرجاری وایە پێویستە لەناو شارەکان ئەمەسمە بۆ نمونە هەبێت بەڵام خۆی کێشەیەکێ ئەمانەی کە لە شارەکانیشان نایکەن لەبەرەوە نییە کە ئەمانە زۆر بڵین قەناعەتیان پێی نەبێت زۆر جار ینی بۆ نمونە خۆیان سروشتی پێکاتی ژیانی خۆیان بڵین بۆ نمونە خێزانەکان کە تیا دەرهاویشتەی بوون هۆکار نەبووە بۆ ئەوەی کە ئەمان ڕابێت یعنی لە قۆناغی مناڵی ڕانەهاتوون لەگەڵ باوکو دایکیانە مەسەلەن نەگەڕاون کاکە من لەگەڵ لەوانەیە لەگەڵ بابیل لەوانەیە من خۆم هەر لە ماڵی خۆمە مەسەلەن بۆ نمونە 1000 نقل بەخشی بێتەوە کاتێک کە میوانەکە تۆش هەمان ئەو شتە نەقڵە بێت ئەم شتە بەڵام ئەو کە لەوانەیە تەسەورەکەم ئەو لە خێزانێکە بێ بەداخەوە من لەم ڕۆژانەیە یعنی یەکێک لەو کێشانە هاتە بەردەمەم بۆ چارەسەری کێشەی خێزانێک مەسەلەن کە ئالوودەی حاڵەتی نێرگەل ینی ئەوەیە کە مەسەلەن بۆ نمونە کوڕەکە خۆی جاری هەیە ئاگری نێرگەلەکە بۆ باوکەکە چاکەکە ئێوتم کاکەیتر مەمە هیچ کاریگەری نابێ مەلەسەر یعنی خێزانەکە گەر هاوکاریکە ئەمە باشتر تەلەفۆنی هاوڵاتیانمان لەگەڵایە دیارە فێردەوسخان لە هەولێرەوە لەگەڵمانایە فێردەوسخان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت سڵاو لە خۆشتان جێژنی خۆشتان پیرۆز بێت لە جەژنی خۆشیە بی فێردەوسخان جەژنی قوربان لە دووەم ڕۆژە لە هەولێر چۆن دەگوزارێەوە جەژن بەلای خۆتەوە چۆن بوو والله الحمدلله جۆژنیان گەرم گوڕێکی پێوە و دیار بوو ئەتا ئێستاش هەر باشە لەخوا بەزیابێ هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژێکتان هەر گەشاوە و ڕازاوە و دڵخۆش بن ئینشاءڵڵا پرسیارێکمان هەیە بۆت فێردەوسخان پرسیارەکەم بەبێ ئەختیارە ئەمڕۆ دەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت چەند جار حەجی کردووە یەک حەج 4 عەمرە گوێم لێت نەبوو فێردەوسخان یەک حەجی کردووە لەگەڵ عەمرەش دڵنیایی نازانم دیارە زۆر دڵنیا فێردەوسخان دەبێ بە دڵنیایی و تأکیدی زۆر بەس کاک جەلال وابزانم سیستەمی پرسیارەکان وە سەرتا وەڵامەکان ئاشکرا ناکرێت تا کۆتایی وەڵامەکەی ئاشکرا ناکرێت زۆر باشە لە کۆتاییدا وەڵامەکان ئاشکراکەین وەوانشی کە وەڵامی ڕاستیان بەدەستێ نبوو تیر و پشکیان بۆ کرێت دوو کەس خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامیان پێدەدرێت فێردەوسخان زۆر سپاس هەر لە جەژنابی یەک جارەکەت بۆ جێگیرەکەم لە کۆتاییدا چاوەڕێ وەڵامی ڕاست بە و بزانە چۆن دەگوزارێت بەڵێ سپاس بۆ فێردەوسخان لە هەولێرەوە یەکەم پەیوەندی بەڕێزیان وەرگیرە کێمان لەگەڵا عزیز لە سوورەدێ کاک عزیز لە سوورەدێوە لەگەڵمانە کاک عزیز سڵاوی خوارد لێبێت و جەژنیشتان پیرۆز بێ جەژن لە سوورەدێ چۆم و بەر لەوەی کە پرسیارەکان هەڵبژێری کاک عزیز بەڵێ کاک سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا بەڵێ بە قوربان زۆر سپاس جەژنت پیرۆز بێت وە جەژن لە سوورەدێت چۆن بەڕێوە چوو پێشتر لەگەڵ کاگازات باسیەوەمان دەکرد کە لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان هێشتا پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە تایبەت قەزا و ناحیەکان و بە تایبەتی تر لە گوندەکان هێشتا زۆر بەهای کۆمەڵاتی جوانن لە سوورەدێ ئەم جەژنی قوربان چۆن بەڕێوە چوو وای وەڵا دەستخۆش بە قوربان بەڵای بەداوای بردەوە من ئێستا لە دەوام دامە بەڵام لەخوا زیاد تەلەفۆن و شتم کردووە گەرمەگوڕێکی زۆر باش هەیە قوربانێکی باش کراوە دەستخۆشی بۆ ئێوە بەخوا زۆر لە مەندی خەیر شتێکی زۆر باش باوام بەم دووەم ڕۆژە کاک ئازاد وانە بوو کاک عزیز دووەم ڕۆژ دەوامی چیت هەیە ئاوا لە دەوامی والله دەوامی پێشمەریاتی هەیە یەکەم ڕۆژی جەژنی سەر دەوام بوو لەشە ساغ بێ و سەرکەوتوبی ئینشاءڵڵا هەر لە جەژن و خۆشیابی بەو هیوایی کە بە زووتریان کات بگەڕێیتەوە نێو ماڵ و منداڵی خۆت زۆر باشە سەلامەتی بە قوربان دەستخۆشی بۆ ئێوە بۆ پەیامە بەڕێزەکەتان
دەستخۆشتان لێ دەکەم دوای سەرکەوتنی بۆ هەموو لایەتی دەخوازم جەژنە پیرۆزە لە تەواوی گەلی کورد دەکەم. لەشتان ساغ بە کاک عزیز سێ پرسیارمان هەیە کاک عزیز وەکو تەوەری بەرنامە پرسیارێکیان ئاینی پرسیارێکیان ئەدەبی و پرسیارێکیان وەرزشی لە کۆتاییدا وەڵامەکە ئاشکرا دەکرێت دەگەر بەڕێستان وەڵامەکەتان زانی ناوتان دەخرێتە ناو تیر و پشکەوە دەتانەوێت کامێک لەم سێ پرسیارانە هەڵبژێرن. دەستت خۆش بێ زۆر مەمنون وڵاتە ئاینی بێت. زۆر باشە. پرسیاری ئاینەکەمان دەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت چەند جار لە ماوەی تەمەنیدا حەجی کردووە؟ بەڵێ وەڵاهی زانیاریم زۆر لەسەر نییە بەڵام با 2 جار بێت. 2 جار؟ بەڵێ زۆر باشە. کاک جەلەل تۆ نایگۆڕی کاک عزیز 2 جارەکەت بۆ جێگیرکەین؟ بەڵێ دەست خۆش بێت 2 جاریتانە دیکە. زۆر باشە با 2 جار بێت. دەستەکانت خۆش بێ کاک عزیز زۆر سپاس هەر لە جەژن و خۆشیابی پەیوەندیەکی ترمان لەگەڵایە کاک ئازاد لە چوار قوڕنا ئەمە لە مەملەکەتەکەی تۆیە کارزان مەملەکەتی من ئەولاترە ڕانیە هەموو منتیقەیە دەواازەیە. سلام علیکم. عەلەیکم سەلام کاک ئازادگیان. باسی برای من ئەحواڵ وەزتان چۆنە؟ زۆر سپاس کاک ئازاد جەژنتان پیرۆز بێت و هەمیشە لە جەژن و خۆشیدا بن. کاک ئازاد ئەگەر لە ڕێگەی مۆبایلەکەەوە گوێ لە ئێمە بگری سپاس دەکەم. زۆر سپاسان دەکەم یاخوا تەمەن درێژ بن یاخوا سەرکەوتوو بن بەڕاستی بەرنامەکەتان بەرنامەی جێشان ئازیە یارەبی سەرکەوتوو بن خوای گەورە تەمەن درێژتان کە مۆفقتان کە لە بەڵاو موسیبەتی ئەو دینایی بتان بەهارەبی ئینشاءالله. زۆر سپاس کاک جەلال فەرموو تۆ پرسیارەکەی ڕاستە. کاک ئازاد سێ پرسیارمان هەیە پرسیارێکیان ئاینیە پرسیارێکیان ئەدەبیە پرسیارێکیشیان وەرزشیە لە کام بابەت پرسیارەکەت لێ بکەم یەک پرسیاری تێدای ئەم سێ بابەتە. ئەگەر دەمەوێت بەشدار نەبم لە پرسیار و شوێن نامەوێت بەشدار بم هەر بەس حەزم کرد پەیوەندیتان پێ بکەم سڵاو بژی جەژناتان بگەێنم. زۆر سپاس کاک ئازاد بە ناوی خۆم و هەموو کارمەندانی پەیام و تەنانەت ستافی کەناڵی ئاسمانی پەیامیشەوە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هەر لە جەژن و خۆشیابی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس مۆفەق بن سەرکەوتوو بن تەمەن درێژ بن ئینشاءالله برا جوانەکەی خۆ. زۆر سپاس. زۆر سپاس کاک ئازاد لە کلیلی دەواازەی ڕاپەڕینەوە کاک جەلال. پەیوەندیەکی ترمان لەگەڵایە بگورە کاک ئازاد لە بە کاک کارزان لەبەری زۆر لەسەر هێڵمانیانەوە ماریا لە چەمچەماڵەوە لەگەڵمانەیە. ماریا خان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت. بەڵێ سڵاو لە ئێوە جەژنی ئێوە پیرۆز بێت دەخۆشیان بەرنامە جوانەتان لێکەم. زۆر سپاس هەر لە جەژن و خۆشیابی تۆش دووەم ڕۆژی جەژن لایەوە چۆنە؟ والله الحەمدلله بەڕای من ئەم جەژنە لە جەژنانی تا خۆشتر بوو گەرمخوڕێکی زیاتری پێوە دیار بوو. باشە کاک ئازاد وانە خەڵک ئیجابیەن سەیریان جەژنەکەن. مارێ خان لە چەمچەماڵەوە دوێنێ پەیوەندی باشمان لەگەڵا و خەڵاتی باشیان بردیوادارم تۆش ئینشاءالله ئەمڕۆ ببیتە خاوەنی خەڵاتێکی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام. ئینشاءالله دەستخۆشیتان ئەکەم خۆشم هەر دوێنێ بینین یعنی حەزم کرد تیایدا بەشداری کەم و مەسەلا تەلەڤیزیۆنەکەتان حەسەن کردێتەوە زۆر جانە بەرنامەکەتان. زۆر سپاس کاکەرزان پرسیارەکەی. ماریا خان پرسیارەکان لە سێ بابەتدان پرسیارەکان ئاینی و ئەدەبی و وەرزشی و تا تەنها هەر سێ پرسیاریشمان هەیە حەز دەکەی لە کام بوارەدا؟ ئاینی بێ. پرسیاری ئاینی زۆر باشە لەبەرەوە کە جەژنی قوربان بۆنەیەکی ئاینی و شاعیرێکی ئاینیان حەز دەکەن پرسیارەکان ئاینی بێ. زۆر باشە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە ماوەی تەمەنیدا چەند جار حەجی ئەنجام داوە؟ پێم وا بێ 1 جارە. پێت وا بێ یاخود دڵنیای؟ وەڵا تەقریبەن پێم وا بێ. مسلمانمان هەیە ینی تاکمان هەیە لە ماوەی تەمەنیدا خوانەی بڕێ 7 جار حەجی ئەنجام داوە. پێغەمبەری ئیسلام تەنها 1 جار حەجی ئەنجام داوە؟ بەڵێ وەڵاهی هەر بۆ پێم وا بێ هەر یەکە. دەی زۆر باشە دەست خۆش بێ ماریا خان. زۆر سپاس ماریا خان هەر لە جەژن و خۆشیابیت تا کاتێک کە پەیوەندی تر دەبێت دەچینەوە لای کاک ئازاد. کاک ئازاد زۆر سپاس دووبارە. دیارە خەڵکم جەژنت لە چاو جەژنەکەی ڕابردووە هەندێک ئیجابی تر سیر دەکەن بە تایبەتی جەژنی پێشوو گلەیەکان زۆرتر بوون. بەشێکی لە بازار کە هەواڵ دەپرسی پێوەستی بەو کاریگەری مەحاشەوە هەبوو ینی کەمێک فەرقی کرد لەو ڕێژەی پاشەکەوتەکە یای دەبێ بۆ نمونە قەیرانی دارایی ئەوەندە کاریگەری هەبێ لەسەر تەنانەت دەرونی خەڵکەکەش. وڵی من لەوانەیە بۆ چوونی جیاوازترم هەبێت
پێشتریش وتت نابێ ئەوە بێت کەزین بۆ چکۆمە قەیران و تەنگژەی دارایی زۆر لە مەقورسترمان تێپەڕاندووە لە ساڵی نەوەڕاستی نەوەتەکان باوەڕکەن من ئەو کاتە دوکان مەبوونیە کابرا هات ئەوت 100 گرام شان بەرێ 100 گرام کاگازات ئێستا بۆ من لە پێش 2013 و 12 خەڵک بە ژیانێکی زۆر خۆش زۆر ینی لە ڕەفاهەتێکی تەواوە دەژیا دوایی لەپڕ قەیرانێک دێتە پێشەوە بەڵام ڕەنگە ئەو ساڵانە خەڵک لەو ئاستەی ینی خۆشگوزەرانیان نەبوو بن کە قەیرانێکی قوڵی دارایان هاتە بێ بەسەر بەس ئێستا خەڵک ئامادەکاری نەکردبوو بۆ قەیران نام بەدڵنیایەوە ئەوە ڕاستە خەڵک ئامادەکاری نەکردبوو بەڵام پەیوەندی ڕۆحی قەیرانی دارایی تێکی ناشکێنێت بەدڵنیایەوە پێ دەڵێم مرۆڤ کە ئەو ئیرادەی هەبوو یعنی 0 پلی پوینت سەدی بەجددیمە کاریگەری تێناگات چکە ئەوە من ناوەڕاستینەوەتەکان وەکوتم ینی زۆر لە ڕووی ڕۆحیەوە مەسەلەن بۆ پەیوەندەکان هەرگەرم و کورت کاکە ئێمە بە دەکەس بۆ نمونە ئاچوینە کۆڵانێک بەسەر نەقڵمانەڵەگرت نقڵێکی ترش و شیرین لەوانێ بەجددیمە لە مەشا ببوورە من نامێ لەگەڵ تابم لە مەشا چووکە سیرکە جاران ڕەنگە نەبوونیەکە هەموو بوو بێت بەڵام ئێستا توێژێکی بە تایبەتی دیاریکراو لە خوارەوە زۆر بەدەست نەبوونیەوە دەناڵێن دوێنێک کەسێک تەلەفۆن دەکا بۆ یەکێک لە تەلەڤیزیۆنە بەڕێزەکان باسی جەژن دەکا ینی 6 دقیقە پێوامایە پەیوەندیەکەی ئەگەر گوێی بۆ بگری دەگری بە دیارە من سواس دەکەم گوێی بۆ گرم بەڵام یەکشت هەیە من داوای لێ بردنەکەم من زۆر جارەوە ناچێتە قەناعەتمەوە کابرا 250 دیناری پێەیە هەن کاتێ ماوەیەک ئەوە زۆر جار هەندێک شت هەیە پێویستی بە لێکۆڵینەوە هەیە بەجددیمە هەندێک نفسیەت هەیە من خۆشەویستیم هەیە بۆ ئەم جۆرانی کە لە گرتەکانە بڵاوە بنەوە و ینی ژمارەیەکی زۆریش ینی بینەریان هەیە بەجددیمە ئەمانە پێویستی بە لێکۆڵینەوە هەیە لە نفسیەتی ئەو تاکە ڕاستەکەی من لەگەڵتام لە هەموو قۆناغێکان مەسەلەن بۆ نمونە لە حتا لە کام وڵاتە ئەڵی کە ئێستا داهاتی وڵاتەکە زۆر بەرزە ڕەنگە مەسەلەن ڕێژێک هەر هەبێمە طبیعیە لە کۆمەڵاتی دیاردێ و ئەبێ هەبێت و ڕێژێک هەبێت داهاتی کەم مەسەلەن بۆ نمونە بەڵام ئەمەی کە هەبوو ئێمە حقیقەت زیادە ڕۆژمان هەبوو ینی بۆ نمونە سیرکە 2012 ئێمە ینی بۆ مۆدیل کاکە گیان سیرکە وایە ینی هەموو ڕۆژێک ینی بە حقیقەت ینی زیادە ڕەویەکی زۆرمان لە ڕادەبەدەر هەبوو لە مەسەلەی ڕازانەوەی ماڵ و لە مەسەلەی تاقمی قەنەفە و پەردە و زۆری ئەم شتانە وەتێک کاکەم جەژن خەریکە دەست پێ کردەوە بە قورئانی ئینجانە بەرناکە هەر زەنام دەبینی 4 ئینجانیا و بەسەر شانیە یعنی ئەمە کاکە دەخۆ یەک تۆس فەرقی کردوەوە پاشە گوتەکە بەجددیمە ئێدە زارێ بۆستە ئێدە 6 مانگی تر بۆستە بزانین وانە ینی خەریکە ینی ئەمە سایکۆلۆژیای خێزانەکان زۆر جار بەدا ینی ئەمە جێگی خۆشحاڵیە بەجددی ینی داهاتەکە ئەمە کاریگەری هەیە لەسەر هەمومان بەڵام من پێم وایە هیوادارم ئەو قەیرانە ئەو تەنگژەیە بوو بێت ینی پندێک بۆ ئەوەی کە بتوانین لە ڕووی کۆمەڵناسیەوە کاگازات ئەم قەیرانە تا چەند زەربەی لە بەها کۆمەڵاتی و لە یاسا کۆمەڵاتیەکانداوە زیاتر لەوەی کە زەربەی لانی سکی هاوڵاتیاندا بێت مەبەستمە وەڵامی ئەو پرسیارە وەرگرم زۆر جار باس لەوە دەکرێت کە ئەم قەیرانە وای لە کۆمەڵک کەس کردووە کە پەنا بۆ دزی ببن پەنا بۆ بەدڕەوشتی ببن پەنا بۆ کۆمەڵێک لە دەستدانی کۆمەڵێک بەهای کۆمەڵاتی زۆر گەورە بدەن بەڵام لە ئەگەری ئاساییبوونەوەی دۆخەکەدا جارێکی دیکە ئەم جۆرە مرۆڤانە دەتوانرێ بکرێنەوە مرۆڤی ئاسایی لەناو کۆمەڵگەدا مەبەستمەوەی کە زیاتر قەیرانەکە لەلانە کۆمەڵناسیەکە وەکو بەڕێستان کە زەربەکە لەم ڕۆوەی زیاتر یاخود لەم ڕۆی کە هاوڵاتیان دەیبینن نەخۆی لە ڕووی بە تاکید کاریگەری هەیە لەسەر تێکشکاندنی نفسیەت و شخصیت ئەمە کاریگەری هەیە چونکە بۆ تەنەزول هەندێک تەنەزول یانیەکە بە ناچاری ینی پەنا ئاباتە بەر شتێکی تر یعنی هەتا کاریگەریە کاتە سەر ئەوەی کە تۆ ناڵێ ئەدای ئیشەکەی خۆ بەجوانی جێبەجێ بکەیت قەیرانەکە بژێوەکەی کەمە لەبەرەوە ئیشێکی ترەکات لە پێناوی ئیشەکەی تری شاجاری هەیە هەندێک تەنەزولاتەکات بەس لەبەرەوە ئەمە بە تاکید کاریگەری هەیە لەسەر بۆ نمونە لەوەی کە تۆ ناتوانانی ینی ئەها ئەمەی کە لە کۆمەڵگەی کوردی و لە ناو خێزانی کوردی پێڵێن ڕەفیق کەم زۆر جارە لێ با مناڵەکەم ڕەفیق کەم نەبێت مەسەلەن بۆ نمونە لەبەرەوە ناچارە لە پێناوی ئەوەی کە مناڵەکەی ڕەفیق کەم نەبێت مەسەلەن تەنەزولکە بۆ کەسێک کە شایستە نییە کە شیاو نییە ئەمە خۆی بەهایە لەوێە تۆ بەهای کۆمەڵاتی میسانە طبعا یەک شتی پێ بڵێم نفسیەتی تاچی کورد زۆر بەرزە ینی زۆر بە ناڕەحەت ئەتوانرێت کاریگەری تێ بکرێت یەکێ لەوانە کە تێک یەشکێنێت ئەو قەیران داراییە ینی بە تاکید ینی ئەو قەیرانە ئەژنایمە کاتی خۆی هەموو ئاورێمان بینی ینی ئەم هەموو ینی لە دەر لە ئێران لەین ینی تەنەزولێک و نفسیەتێکی وایان نەکرد لە پێناوی ینی خوانەخواستە شتێک بکەن کە لەسەر میلەتی کورد کەوێت چونکە خێزانی کوردی پێکاتێکی جوانی هەبووە لەو ڕۆوە بەڵام لە ڕووی دەرونیەوە کاریگەریە کاتە سەری بەدڵنیایەوە ینی هەندێک ئێمە بینیمانە هەندێک خێزانی کوردی لەو حاڵەتەیە ئەو جۆرە بڵین تەنەزولاتی بۆ دروست بووە ئەمە دیارە بەهاکانی تێکەشکێنێت بەس ئەوەی کە کاریگەری بەهێز دروست بکات ینی با بڵین لەسەر مەسەلەن بۆ نمونە دیاردەکان بڵاوبوونەوەی جۆری تاوان
بڕۆی من ینی من بەو شێوەیە نمبینیوە ئەوەشی ئەو دیاردانێکی کە هەیە مەسەرەن بۆ من هەندێک دیاردا هەیە وەک سوالکردن ئەزانی ئێمە کە لێمان کۆڵیەوە ئەمانە زۆربەی خەڵکی ئێمەنی لە هاوردن لە دەرەوە ینی زۆربەی فیلکەکان توێژینەوە لەگەڵ ئەو فیلکەکان کاکە یەک کەسی خەڵکی ئێرە نییە بەجددیمە مەسەرەن زۆربەی زۆری سیرەکەی لە دوای سەلامێتەوە لە مزگەوت دانێک بە بادینی هاوارەکە کاکە من دینارە لە جیرفانمان نییە ینی ئەمە نفسیەتی ئەم کەسە خۆی هەروە ڕاهاتوە ئەو کابرایم لە مزگەوت دەبینی لە دوو مزگەوتی کێژەی بینیت مناڵێکی پێیە مناڵێک ئیستیغلالێکە بۆی عاتیفەی تۆ بجوڵێن ئەزانی عاتیفەترین میلەت ئێمەی هەر لە خۆکە 5,000 دەرێنەیەتێ کاکە وڵی بە بڕۆی منە مەشتێکی باشش نییە تۆ لەوەیە یعنی ئێمە نین ئێمە میلەتی کوردین خێزانی کوردی نییە سوالەکات بەجددیمە ئێمە نی ینی ڕاستە مەسەلەن ئەوە عەربیشە تۆزە فێری کوردی بوو هەندێکیان داوای لێبر نەکەم کەواڵم مەبەستمەوەیە لە فلکەکانە ئێمە نین بەجددیمە یعنی کاکە 28 کەسە گیراوە ینی دوو کوردی خۆمانیتیان نییە هەموو لە شوێنی ترەوە هاتووە ینی ئێمە ئەتوانین بڵین دەستێکیش بێ بۆ لە دەریشەوە بڵین هاوکار بۆ تێکشکانی بەهای کۆمەڵایەتی کاکە ئەوانە خەتەرێک دروستەکەن لەسەر ئەخلاقی کۆمەڵگەی کوردی بەتایبەت ئەو ئافرەتانی کە زۆر ینی جواریشن بەجددیمە لەو فلکانە وەسن کاکە بەجددیمە ینی زۆر کاریگەری دروستەکەن ینی ئەڕەنە قەیرانەکە دروست بووە بەڵام ینی هەندێک شتی ئێمە هەروای نبینین وڵا ئەمە خەتای دەسەڵاتی کوردیە کاکە خۆ ڕاستە مەسەلەن ئەمە بەشێکی ئەتوانین بڵین بەڵام هەمووی وانە بیلچێنین بۆ پێوەنی بە خۆمانەوەیە بەشی پەیوەندی بەلەوانەیە بەدەرەوە لە ئیشی بۆ بکەن کاگەزا چەندە ئەم توێژەی کە لە خوارەوە فەقیر و هەژارن و قەیران کاریگەری کردوتە سەر گیرفانیان بەم شێوازە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان تێگەشێت باوەڕم وایە ئەوەندەش ئەوانی کە خواپێداون و هەیەە ئەمانە جارێکی تر دوور ئەکەونەوە لەو کۆمەلگایە نمونە هەر ئەوەی کە خۆتوتە دەگەر باخ و فێلای شوێ بێ دەچێتە دەرەوە لە ڕۆژانی جەژندا باشە هەم ئاین و هەم پەیوەندی کۆمەڵایەتیەکان تەبەن ئاینش بێ ینی بێ بەش نییە لەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی باس کردووە تۆکمەشیانی کردووە چی بکەین بۆی کە ئەم دوو توێژە ئەگەر بێت و پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان بەهێز بێت و بە تایبەتی بۆ ناینیەکان بکرێتە وێستگەیەک هەردووشیان ئاوڕێ یەکتر دەدەنەوە خۆی ئەو کەسە بە تەبیعەت ئەو بۆچوونی بۆ دروستە بێت بەس ڕەنگە ئێستا لەو قۆناغایە بێت وا بۆچوونی وایە ڕەنگە مەسەلەن بە تەسەوڕەوە لەم چاولەکەریە بەخوا چاولەکەری ینی بەدڵنیەوە پێتان ئەڵێم ئاوات زۆر براکەی ڕوا مەسەلەن بۆ نمونە مامەکەی ڕوا شەکەی ڕوا هێوەرەکەی ڕوا کاکە ئێمە زۆر خۆشین لە مەسەلەی لاساییکردنەوە یەکەمین لە مەسەلەی لاساییکردنەوە ئێمە میلەتێکین مەسەڵ وڵاتان داهێنان لە وڵاتانە بریتێ لە تەزدید و تازەکەری بەس لای ئێمە بریتێ لە لاساییکردنەوە یعنی ئەو لەوانەیە هەر ببورن ئەگەر لە قەوسێکا داوای لێبوردن لە هەموو خانمانی بەڕێزەکەم لەوانەیە لەژێر بە پاساوی بە هاندانی هاوسەرەکەی بێت یعنی ڕائەکات هۆڕ من زۆر پیا و مقابلەکەم ئەیبینم لەگەڵ وڵی کاکە بە زۆریان ناوانن جدی دەبووچەویشی وا دیارەکە بە زۆر بردوانە بۆ باخەکانی مێرگەپان و نازانم سیتەک و دەرەوە و شیمالی ئێران و کاکە من دوێنێ وتم من لە شیمالی سلێمانیەوە بەجددیمە لەگەڵتانم لەگەڵ هەندێک لەو خێزانە بەڕێزانە ینی ئەمە کێشەیەک هەیە یعنی ئێمە ئەم چاولێکەکە ئەزانی کڕینی باخ لەم دیو ئەو شارە بوو بە چاولێکەری کڕین ینی بوو هەر شوێن نەما بوو کاکە تەلبەنێ نەما بوو بچی هەناسەیەکی تاڵژی زۆر باشگەریز نمبەی لە هەمان کاتدا پەیوەندی ئالۆزی ینی ئالۆزی پەیوەندی سیاسیەکان ئاراستە بەشێکی ئەو کاریگەری کردووە کە ئێستا ئەوانەی کە دەچن ڕەنگە ئێستا بەدەیان خێزان لە دەرەوە جەژم بکەم بە تایبەتی لە شماڵی ئێران وەک خۆتانگەر سێری فەیسبووکەی زۆر دیارکە لە دەرەوە تا چەندە ئەو ئالۆزیە سیاسی کە لە هەرێمی کوردستانە هەیە کاریگەری کردو لەسەر بۆ ناینیەکان بە تایبەتی جەژن کە خەڵک دەچێت لە شمال لە ئێرانە جەژن دەکات لە تورکیاریکە بۆ مەرجێ لە ناو فەوزایی هەرێمی کوردستانە بێت وڵی من حەز ناکەم خۆم بم لە مەسەلەی ئالۆزی سیاسی چونکە بەجددیم ئەوەنەمان باس کرد تا ڕادێک بێمەتمانی و بێهیوایی لای وەکو خۆم دروست کردووە ینی هەر ئەوە قەناعەتم وایە من حەز ناکەم لەسەر ئەو مۆزوعات کەچکە لە باسە کۆمەڵایەتێک لە هەیەم زۆر با پرسیارەکە بە زۆرێکی دیکە بکەین هەر لە ڕووی کۆمەڵاسیەوە زۆر جار باس لەوە دەکرێت کە مرۆڤ کاینێکی کۆمەڵاتیە واتە ناتوانێت دوور لە کۆمەڵگا بە تەنیا بژی لە جەژنەکاندا کە بەها کۆمەڵاتیەکان کە خۆشەویستی مەحەبەت لە نێوان تاکەکاندا بۆ یەکتری دەردەبڕدرێت بۆچی هەندێک لەو مرۆڤانە ڕادەکەنە ناو کۆمەڵگا بە زۆرێکی دیکە هەم پرسیارێکی کاک جەلال بۆچی دەچنە شوێنی دوور بۆچی لەو بەها کۆمەڵاتیانە ڕادەکەن ئایا خودی کۆمەڵگا جارێکی دیکە هەندێک لانی سلبیاتی نییە کە وای لەو تاکە کردووە کە لە بۆنەکانیشدا ئەو قەناعەتی بۆ دروست نەبێتەوە کە لەگەڵیان تێکەڵاو بێتەوە جارێکی بۆچی نا ڕەنگە ئەمەی مجاملە بینی بێت ئەمەی نیفاق بینی بێ لە ناو کۆمەڵگەی و پێگاتی تاشی کۆمەڵگەی کوردیا ئەمەی ئیزدیوازی دووسەمسەری بینی بێ لە من و لەو دەوروبەری کە هەیەی ڕەنگە لە دەستی کۆمەڵگە ڕابکات ڕەنگە جۆرێک بێ لە ڕەشبینی بە تاکید کاکە ئێمە پێکاتێکی کۆمەڵاتی ئالۆزین ینی ئێمە زۆر جار ینی حقیقەت شتێک هەیە ئێمە زۆر جار ینی ڕەنگە نەتوانم بڵێم ئێمە لە جیاوازی نێوان دوو بەهایە دووچاری جۆرێک لە ئیزدیوازی و دووڕووی ئەوەی پێڵێن دووجەمسەری بووین
ئەمە جیاوازە لەوەی کە بابڕین نیفاقە ئاینەکە ئەمە نا مەسەن بۆ دەستەواژە ئاینە بەڵام ئەمە پێڵێن دیاردەیەکی کۆمەڵایەتی لە منە هەیە بەس من هەستی پێ ناکەم بۆچی لە منە هەیە لانی زۆر جار ئەو شتانی کە ئیڵێم ئەو قسانی کە ئەیکەم ئەوە نیکە لە نەخمایە کە تۆی بە ماڵی من ئەڕۆیت من لە دواوە باس دەکەم ئەو کەسە ڕەنگە هۆکارێکیش لەوە بێ هیوایی بێ لەو کۆمەڵگەیە بە دڵنیایەوە زۆر جواناوە ینی ئێمە چکە بۆچی ئەوە ئەڵێ هەر کات ئەمە قاعدەی کۆمەڵاسیە جیاوازی لە نێوان دوو بەهایە هەبوو بەهایەک هەبوو ئەوە ئەبێتە هۆی دروستکردنی مرۆڤێکی ئیزدیواجی طبعا من ئێمە هەمومان بەشێکی زۆرمان کە لە لادێوە هاتوونێتە شار تێگەی بەهایەکی لادێمان هەیە کە بریتە لە تۆڵەسەرنەوە مثلەن بریتە لە زۆر جار ئەوژیکا بووە ڕێز نەکردنی قبول نەکردن مثلەن بۆ نمونە لەسەر بگۆلێکی مەرەزە لەوانەیە نۆ کەس کوژێت بەڵام ئەمە بەهایەکمان لە هەمان کادا ئەو شتی کەشی تایە بۆ نمونە بەهایەکی تریشمان هەیە لە شارە کە بریتە لە ئەوەی کە با بڵێن شارستانیەت هەندێک بەهای تایبەتی خۆی هەیە بینی هەندێک سمتی تایبەتی خۆیە ئەم دوانە بەریەکەکەون ئەمە ئیزدواجی دروستەکە ئێمە هەمومان ئەوانین کە لە هەفتا کۆتایی هەفتەکان هاتوونێتە شار جیاوازی دروست بوو بۆتە هۆی دروستبوونی مرۆڤێکی دووجەمسەری ئەمە هەڵبەت خوێندنەوەی کۆمەڵاسیە ڕەنگە ئەو کەسە لە تاو من ڕابکە بەتەکیت خۆ کۆمەڵگەش هەیە مەسەلەن بۆن بەڵام لە هەمان کاتدا مەسەلەن بۆ ئەوانەی کە با بڵین ئەو دەستەواژە جوانانەی کە لەناو کۆمەڵگەی کوردیا هەیە مەسەلەن بۆ نمونە کاتی خۆی من هەموو جارێک باسی یەکەم یعنی کاتی خۆی ئەمە نەنک و باپیری ئەمە هەبووە کۆمەڵی دەستەواژەی جوانیان هەبووە ینی کە تۆ ئەچیت ئەم دەستەواژانە هەم بۆ نمونە بێمزەڕەت بی ڕوسوربی بە کەیفی کە لە دەرگات داوە یعنی ئەمانە بێتە هۆی هاچی یعنی تێکشکانی ئەو ڕەنگە بیرکردنەوەانە ئەگەر تۆ هاوتەریب لەگەڵ کۆمەڵگەی کوردی بەس کاکە ئێستا دەرگاکەیتەوە پێڵێ سۆری ڕووی خۆش نێزاری ئەڵە فەرموو ئێکاکە بۆچی فەرموویی تۆ لە ڕوو دووەم ئێستا دووەم ڕۆژی جەژنە ئەوە کە بەهان نەما مەسەلەن بۆ نمونە سەعات دە لە دەرگا لەوانەیە 2 جار لە دەرگای دیکەی داخراوە کە ئەشیگاتەوەڵێ فەرموو جەژن نگاوێت بۆچی هاتوو معنی ئەمە خۆی لێرەیە کێشەکە لێرەیە دروست زۆر باز لەوە دەکرێت دڵن لە دەرگای ماڵێکیان داوە پیاوی ماڵەکە بە خات و بیجامە ساعات دە هاتوۆتە دەرە فەرموو تویتی وڵات جەژنە تخوا جەژن چیە ینی نەیزانی وای هەندێک کەس ینی ئەم بەها جوانانە بەم شێوەیە کاڵبۆتەوە بەدڵنیێتمان زۆر زۆر بە کورسی ڕەنگە خەڵک لەم ڕۆژەیە زیاتر پێویستی بە کۆمنتێکی کورت و پوختی بۆ منە کۆمەڵ ناسێک بێت ئەو کۆمنتی تۆ چی ئێستا بۆ خەڵک بۆی کە جژنی داهاتوومان گۆڕانکاری بەسەرابێ و کۆم جەژنە نەبێ زیاتر لەمە والله من ئەوانەی جوان لێمە حەزەکەم لەم ڕۆکە ئێستا 2 ڕۆژی ماوە بدەن 3 ڕۆژی ماوە مەسەلەن بۆ نمونە دەست پێ بکەن بە جددیمە چاچی مەرداتی لێ بکەین بەلای هەمومان پێکەوە ئەوە نەبێت کە با بڵێن وڵا ئەو یە من ناچم ئەزانی ئەمە خەلەلێکی زۆر گەورەیە ما داش بەداشە ئەم تۆ پاری پاسەکەی ئەو پارەکە بۆیاتەوە ینی جاری وایە ئەگەر دەست پێشخەریەکە لەلایەن من و تۆ بێت زۆر ئاساییە بە جددیمە ینی ئەتوانین ئەو خۆشەویستیە بجێڕینەوە بۆ خێزانەکانمان و دوجار ئێمە پێویستمان بە دەمەزەرکردنەوەی عاتیفی خێزانەکان و هاوسەرەکان و ژنەکانی خۆمان هەیە بە حقیقت بە پلەی یەکەم خۆی خێزانەکە کێشەی تیا بێ ئاسوودە نیە باشە ئەوەی هۆکارێکی ژەوەی خێزانەکە هەر خۆی جاری وایە پیاوەکە ڕاگا لە داوبورن لە دەستی ژنەکە جاری بەجد ینی ئەمەە مێشکی ئاڵۆزاوە بە جددیمە ینی هیلاکی کردو هیلاک کاکە هیلاک بوون کێشەیە کاریگەری لەسەر پەیوەندی خێزانی دروستەکات ئەگەر هەردوو لامان هاوکاری یەکتری بین چ ئێمە وە چ ئەوان مەسەلەن ئەم پەیوەندیانە بە گەرم و گوڕی بێڵینەوە و هەندێک کێشەش ڕوئە بیکەین بە خاتری مەسەلەن ئەو مناڵانی کە لەونەوە ئەو چوارچێوەیە چکە بێبەشبوون لەو خۆشی جەژن و سۆز و عاتیفەیە ئەبێتە بەرهەمێنانی مرۆڤێک کە دوجار ئەو دیاردە کۆمەڵایەتانی لێ ئەکەوێتەوە ئەو حاڵەتانی لێ ئەکەوێتەوە کە ئێمە دوایی ناتوانین بەری پێ بگرین هیچ نەبێت لە پێناو ئەوەی کە داهاتووی منداڵەکانمان لە ڕووی کۆمەڵایەتیەوە باشتر بکەین پێویستە دەست پێشخەری بکەین بۆ خۆش ینی بە حقیقەتە من حەزەکەم لە مناڵەکان بپرسی ئایا جەژنەکە وڵاتەوە چۆن بوو بۆم لێیانە پرسم مەسەلەن بۆ نمونە ینی گەروان لێ ڕازی بوون خۆجاری وایە خۆتە بۆ خۆتی ناگەی بە جددی ئێمە هەر بۆ خۆشی خۆشە زەنەوە بەڵام کە ئەوان دڵخۆش بوون دڵخۆشیەکە چۆنە ئیترەوە پەیوەندی بە خودی ئێمەوە هەیە بەس ئەگەر بێت و ئەمە ینی بەردەوام بێت ئەوەش ئاسایە بە تایبەت و خێزانانی کە مودەیەکی زەمانی زۆرە پێکەوەن ئەوە تازەکان کاک جەلال وتی کاتی کەمان ماوە بەڵام ئەوەی کەم جەژنە لە جەژنەکانی کە جیا دەکاتەوە لە ماوەشی کورد دەبان وەڵامیان پرسیارە شوەر بگرینەوە لە ڕووی کۆمەڵناسیەوە قوربانیکردنە قوربانی کردن ئازاد تا چەند وا دەکا کە ئەگەر بێت و جیرانەکەی ڕخ و کینەیەکیشی لە ڕۆژانی ڕابردوودا لە دڵدا بوو بێت بەهۆی ئەم بەشە خێرەی کە چلۆک چلوونی یا دو چلۆ بۆی چوە بڵێ لە بە خاتری خوا گەردەنی ئازادی ئەمە تا چەند ئەم بەها کۆمەڵاتیانە پتەوتر دەکات کاکە من ئەوە بەدیوی ترا باسی یەکەم بەڵێ پێڵێن ئێمە لە کوردەواری خۆمان پێڵێن کاسە دراوسێ
بە قورعان جاری وایە چیتەوە ماڵۆ نیوەڕۆ مەسەلەن بۆ نمونە کابرا یا ماڵەکە یا پراخی هەیە ترخێنەی هەیە ئەزانی کایی هێنێ سەد ڕەحمەتی بۆ نێری جاری وایە بەجددیمە ئەمە تۆ هەر ئەوەگەر گۆشت بێ ئەو هەر مهمتر بە خواردنێکی جیاواز سفرەکەت بۆ ڕازێنێتەوە ئەوە ئەمە پڵین کاسە دراوسێەوە شکر ئێستا لە ناو هەندێک خێزانە هەیە بەس خێزانی وایە بۆی بەری لەوانێت میکات تەنەکە خۆڵەکەەوە بەڵام هەر تۆ هەر بۆی بەرە ڕەنگە شتێکی تێدا بێ ڕەنگە شتێکی تێدا بێ بەڵام ئەو پەیوەندیە ئەیخۆی ئەوە کوردەواری خۆمان ئەیخۆ پەیوەندی خۆشەویستەکە چی دروستەکات ئەوە دروستەکات ئەو پێڵەن خەڵات هەدیە مەسەلەن تۆ تا هەدیەکتە ئێوە جۆرێکە بەتایبەتی تۆ لە پێکهاتەی ئەو خێزانە شارەزابی ینی شێوازی ئەو خێزانە ینی تۆ بزانی ینی جۆری خواردنی ئەو خێزانە ئاشنابی ئەنجا ئەوش تۆی بەتایبەت کاگە خۆ ئێستا مەسەلەن بۆ نمونە هەر یاپراخی گەڵامی و لە کاتی تاهات تاسوقایان مەسەلەن جۆرێک لە جابەهاریەکانیان جۆرێک لە ئەمانە هەموو کاریگەریان هەیە لەسەر گەرم و گورتکردنی وڵا هەڵکشانی پەیوەندی خۆشەویستی چێرکی تاو بەرزەکاتەوە زۆر سپاس کاگازدا زۆر سپاس بۆ دەرفەتی کە بێمت بەخشی هیوادارین هەر لە جەژن و خۆشیاری و هەمیشە ئاوا گەرم و گوڕبی لە کاریگەریش دەوێت بەستەر دراوسێ و خەڵکیشەوە زۆر سپاس دەکەین بینەرانی عزیز دیارە لە بڕگەی داهاتوومان هونەرمەندێکی تایبەتمان دەبێت کە بەرنامەکەمان زیاتر دەڕازێنێتەوە بۆی بینەری عزیز وەروەها ڕووماڵمان دەبێت لەگەڵ پامێرەکانمان لە شار و شارچەکانی هەرێم بۆ چاوەڕێ پەیوەندیەکانی ئێوەش دەکەین ناوبڕێکی کورد وەردەگرم و دێمەوە خزمەتان. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. زەژنە دەهەڵکەن بخور بابۆنی بڕوا بۆ دوور ژین بە خەندە بیناکە بڕوێنە تۆوی چاکە. تلفونك كم هقرت سبحانك تحر تلفونك كم هقر يعني كابروتي ما مستل اخوينا ترسي روج كامتي قد دقر ما تو تلفون دو قبات كديا زمن امام خطيبنا مزقوتي مدينه ولا قرت شو غيرني تازه قشت مزقوتي مدينه قلت امام مستل زو السلام نبي غير بخو عبس تم قرباني مزقوتك اشت مو برام لكم ابو مدينتي چێشەی وها بە مەچوویە ناو مەزعەکەی کە چێشەکەی حەسم بکەین حەل بکەین دوای ئەوەی کە هەموو خزم و خۆش و یەکدی بووینەوە پێکمان هێناوین دانیشتینە ئاخر یەکێک معارض بووە دوای یەکسەر شەیتان هانیدا سواری سەری بوو دیسان سەر لە نوێ ئاژاوەکەی دروست کردەوە کە ئاویا هینا یەکەم کەس ئەدە بەندە دەرە مامۆستای ئاوەکەی ئاوەکان دامن وتە مامۆستا بخۆ ئەمەش ئاوەکەم وەرگرت گوتم ئەو کەسەی کە شەیتان هەستە لەسەر منی بوو گوتم ئاوەکەی بخۆ وتی وەڵڵاهی ئەو ئاوی ناخۆمە گوتم دۆ ناخۆ گوتم فەرقی تێدایە. لە جەژندا شیرینی گردن ئازایی ئەکەینە هۆکاری تەبای و پێکەوە ژیانمان. جەژن ڕق و چینە لە دڵەکانمان لە ئابات و ئاشبوونەوەی ڕۆحەکانە کاتە جوانترین دیاری بۆ مرۆڤەکان. لە جەژندا شادی و خۆشی لە ئاسمانەوە بۆ سەر زەویە بارێ و ئێمەش ئەیکەینە شیرینی پێکەوە بوونمان. جەژنتان پیرۆز و ئارامی دڵەکانتان ژیانتان بکاتە لالەزار.
لە گەرمیان و لە مۆزەخانەی شاری کفریەوە لە بەرنمەیەکی تایبەتە بۆ جەژنی قوربان لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین. چوار کەس لەسەر مێزێک دانیشتی بووین کابرایەک هاتە ژوورەوە شواربێکی زۆر زل و گەورەی هەبوو هەر سەر و بچمی لە استخبارات و ئەو شتانەیە کرد. بە منی وت ناوت چییە؟ وتم بۆ وتی هەروە وتم نام پێت ناڵێن وتی دەناڕۆیت تا دێمەوە کە ئەو ڕۆیشت بەرادەران وتیان هەڵبێ بڕۆ ڕاکە وتم وەڵڵا من هیچ لە خۆم شک نابم ئەمجار بۆ کوێش بڕۆم دووسێ دەقەی پێ نەچوو دوو کەسی تری لەگەڵ خۆیان هێنا هاتنە بەردەم مێزەکە وتی زۆر جوان سەیریکەن ئەوانیش ئاوا سەیری منیان کرد وتی تخوا ئەمە هەر لە ساڵحی ئامۆزام ناچێ. سەلام لە دەشتی گەرمە سێرەوە لە کوردستانی پڕ لە خێرەوە سەلام سەروەری دنیا و دینەکەم سەلام ڕابەری ڕێگای ژینەکەم سەلام نوری خوا لەسەر ڕووی زەوی بۆ ڕێگەی ڕاستی تۆ چرای شەوی تاکو مناڵ بووم باوکم سەری سفرە کردم واللهی لەزەتم نەدی لەو تووکسەرە گەیمە 17 ساڵی قەدەری خوا تووکسەرم دەستی کردە وەری ئەوەتە سوبحان الله سەیرگا تۆزی قژمەوە كربتارتان تيجي لمانا باليدينا تيجي لمانا باليدينا براياتي من يبكينا براياتي دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز هەر لە جەژن و خۆشی دابن بڕگەم جارەمان دیارە میوانێکی تایبەتمانەیە کاکەرزان ئەویش کاک ئەحمەد کەریم بەخێر بێکاریم سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێیان هونەرمەندێک بە هەندێ تەبیعەتی تایبەتمەندەوە دەنگێ خۆی زۆر دەرخا دەنگی خۆشە تەقلیدەکانی جوانن بەرهەمی خۆی هەیە بەڵام نازانم بۆ زۆر جار خۆی دەرناخا نایەوێت بەت خوڵکیش گۆرانیەکت بۆ ناڵێ لە پڕ لایڤێکیش دەکاتەوە گۆرانیە گەڕێ خۆی پێشە شتێک پیرۆزبایەک لە بینەران بکە جژنیرۆزەکە کردوتەبان لە ئێوەی خۆشەویست لە ستافە ماندوونە ناسەکەی کەناڵی ئاسمانی پەیام لە بینەرانی خۆشەویست لە خانەوادەکەی خۆمان لە هەموو کوردێک و موسڵمانانی جیهان جەژنی هەموو لای پیرۆز بێ و هەر لە جەژن خۆشییا بێ. کاک ئەحمەد دووبارە بەخێر بێن سپاس بۆم دەرفەتە کە لە جەژنی قوربان و لە دووەم ڕۆژدا ئەم دەرفەتت بێمەدا و بە بینەرانی خۆشەویست کە بەهرەمەند بن بەڕاستی لە دەنگی پرسۆز و دەنگی خۆشی بەڕێستان جەژنیشتان جارێکی دیکە پیرۆز بێت لە ئێوەش پیرۆز سپاس بۆ ئێوە سپاس بۆ پێم وایە پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵا هەیە ئەگەر برایانی هاوکارم پێم بڵێن هەر کات تەلەفۆنی پەیوەندی تەلەفۆنی هەبوو ئەگەدارمان بکەنەوە زۆر سپاستانەکەن بینەرانی عزیزە ئێوەش دەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە دەردەکەون ڕاستە و خۆ بەشدار من لەناو بەرنامەکەماندا بە وەڵامی ڕاستیەوە لەسەر پرسیارەکانی ئێمە خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام ببەنەوە دیارە پەیوەندیەکمان لەگەڵایە ژیان خان بزانم ژیان خان لە کوێوە لەگەڵمانایە لە چەمچەماڵەوە دوو ڕۆژە چەمچەماڵەکان بینەرمان تایبەتن عەلەیکوم سەلام ژیان خان جەژنت پیرۆز بێ و هەر لە خۆشی و جەژنابێت خۆشی بەرنامەکەشتان لێکەم زۆر خۆشحاڵ بووم کە لە دووەم ڕۆژ جەژنا توانین پەیوەندیتان پێوە بکەم و دەستخۆشی لە هەموو کارمەندانەکەم و بەسەرکەوتنێک دووبارە پیرۆزبایی دەستە قوربانتان لێکەم. زۆر سپاس ژیان خان. بەر لەوەی کە پرسیارەکەی ئاڕاستە بکەین با بزانین کە جەژنی قوربان کەمڕۆ لە چەمچەماڵەوە بڵێن ئەمڕۆ چۆن بوو لە دووەم ڕۆژی جەژنی قورباندا هاتوچۆی هاوڵاتیان چۆن بوو سەردانیکردن چۆن بوو لە چەمچەماڵ؟ وەڵامی سپاس بۆ خۆی گەورە زۆر باش بوو خۆشیش بوو لە تاو ئەو چەند ساڵی کە قەیرانە ئیشەڵڵا ئەو قەیرانش لەسەر هەموو
مسلمانان پێپەڕەدێ ئەمساڵ پێم وا بوو باشتر بوو قوربانی گەڕانەکانی خەڵک خۆش بوو سینەی ڕەحم لای ئێمە بەجددی بوو تر نازانم بەس ژیان خان لە ڕووی قوربانیکردنەوە چەمچەماڵ چۆن بوون بۆ دەرو دراوسێ خۆتان هیچ قوربانیتان کرد بوو؟ خۆم کردم بەڵێ لە چاو کار و پێران ئەمساڵ زۆر زۆردات بووە الحەمدولillah کاک جەلال خۆی گەورە ئینشەڵڵا خۆی گەورە لە هەموو مسلمانانی قبوڵ بکە ئامین ئینشاءڵڵا زۆر باشە با پرسیارەکە ڕاستەکەین ژیان خان پرسیارەکانمان لە سێ تەوەردا ئاینی و ئەدەبی وەرزشی ئاینی بێ فەرموو کاک جەلال ژیان خان پێغەمبەر درودی خوای لەسەر بێت چەند جار حەجی کردووە وەڵامەکانی بێ اختیارن خۆت بە پێی زانیاریەکانی خۆت یاگەر کەسێک لە ماڵەوەیە ڕاوێژی لەگەڵا بکەی وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە یەک جار حەجی کردووە پێت وایە هەردوو شێوەی هاوکاری مەکەن ئەتر نازانم بەڵێ زۆر باشە ئێستا یەک جارەکەت بۆ تەسبیت بکەم بۆ جێگیر بکەم وەڵامەکەت بەڵێ ئەگەر ڕاستە هاوکاری خستەکەسی بە کۆچیتان لێکەم ئەگەر هەر هاوڵسا قوربانی ئێوە بێت زانیاریمانە بێت زۆر زۆر سپاس ژیان خان نازانم لەوە زیاتر هاوکاری چی بکەم پێشتر خەڵکێک هاوکاری بکەین بۆی وەڵامەکەی هەڵاگا بۆی کە وەڵامەکەی هەڵا بکە پێی بڵێن بانێکخینە هەڵەوە زۆر باشە پرسی وەڵامەکەت بۆ جێگیرەکەین ژیان خان زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت پێم وایە هاوڵاتیەکی تر لەسەر هێڵە لەگەڵمانایە کوردستان سندوس لە چەمچەماڵەوە زۆر سپاس بۆ چەمچەماڵی عزیز سندوس خان سڵاو لێ بۆ جەژنت پیرۆز بێت ئەم کاتتان باش جەژنی ئێوەش پیرۆز بێ نێوەش پیرۆز بێت دەستخۆشیتان لێکەم بەرنامەکەتان زۆر جوانە و منیش دایکم پەیوەندەکەی بۆ ماوی سڵاو ڕێزی بۆتان هەیە ڕێز و سڵاومانەیە بۆ دایکت دەستی ماچ دەکەین جەژنی ئەویش و تۆش پیرۆز بێ و هەر لە خۆشی و جەژن نابیت زۆر سپاس فەرموو کاک جەلال پرسیارەکە ڕاستە سندوس خان پرسیاری ئاینی ئەدەبی یا وەرزشی بە ئاینی بێ با ئاینی بێت بۆچی ئاینی هەڵدەبژێرن هەمویان بۆچی سندوس خان ئاینی ڕێزایی پرسیارەکان تر دایکم نازانێ زانیاریمان نییە بەس لەسەر ئاینی زۆر باشە کاکەرزم پرسیارەکەی بۆ بگۆڕین لە پرسیارەکەی پێشە بڵێن نوێژی مرد و چەند ڕکاتە بەهرجارێ ئەو پرسیارەکە چونکەوە دەزانم ئێستاوان ڕاوێژیان کردووە لە ماڵ زۆر باشە سندوس خان لەوەیە خۆتان بە وەڵامی پرسیارەکە ئامادەکردی بێ بۆ پێی کە هەندێک لە بەڕێزان پێشتر هەر هەمان پرسیاران هەڵبژارتووە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت لە ماوەی تەمەنیدا چەند جار حەجی ئەنجام داوە یەک جار حەجی ئەنجام داوە زۆر دڵنیاییتە یەک جارە بەڵێ بەس پێم وا بێت چەند ئەمرەیەکی کردووە بەس یەک حەجی کردووە چەند ئەمرەی کردووە؟ وەڵایی دووە یا سێ نازانم دەی زۆر باشە لە ئەمرەکان دڵنیانە بەڵام لە حەجەکە دڵنیە لێ قورزمەکە تەنها پێوەستە بە حەجەکەوە لە دوێنەوە چەمچەماڵ زۆر سپاس سندوس خان بۆ پەیوەندیەکەت چاوەڕێ بکە لە کۆتایی بەرنامەکەەوە وەڵامی ڕاست ئاشکرا بکرێت بۆ هیوایی کە وەڵامەکەت ڕاست بێت لە تیرروپشەکە ناوە دەربچێت بۆی کا ببیتە خاوەنی خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام کاکەرزان ئەحمەد کەریم دانیشتووە و تا ئەو کاتێک کە ڕازیە بابەرەمێکی پێ باەک دوو پرسیاری هوەری لێ بکەین لە کاک ئەحمەد کاک ئەحمەد هەموو کاکێک لە کۆمەڵگەدا لەگەڵەوەی کە گەورە دەبێت توانەکان لە خودی خۆیدا دەردەکەوێت ئاراستەیەکی ژیان جانبێک وەردەگرێت چی وای لە بەڕێستان کردووە کە ئەم لانە هەڵبژێرن لانی هوەر ئایا خودی بوونی بەهرەی دەنگخۆشی وای لێکردون یا خۆت عشق و خۆشەویستێکی تایبەت خۆی سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ مەوهیبەیەک لەو ئینسانەیە مەسەڵەن هەموو کەسێکمان هەمومان ناتوانین ببینە مەسەڵەن گۆرانی بێژ و نەرمەند یاخود هەرێکە و خۆشەویستیەکە هەر لە مناڵیەوە دەسی پێکردوە ینی حەزەکە لە مناڵیە پیان وتم دەنگت باشە و دەنگت خۆشە لەو کاتەوە مەسەڵەن من حەزم لێ کردووە لە بابەتەکە و پەرم پیا و هەتاوکو ئێستش کە بەردەوام سەرەتاکەی گەڕێتەوە بۆ مناڵی بۆچی ئێستا تۆ بەم دەنگەوە ناتەوێت خەڵک ئیشت بۆ بکە بۆ نمونە و گروپە تایبەتانی کە هەن کلیپت بۆ بکەن سەوتەکەت بۆ تۆمار بکەن مۆسیقاکە بەڵام هەمووی خۆت ئەمانە دەکەیت خۆی هەندێک هۆکار هەیە
هۆکارێکیان دەکەوێتەوە سەر ئیمکانیەتی مادی کە لەوانەیە بتوانم تا چەند بەرهەمێک من ئەو کارە بکەم مەسەڵەن لەگەڵ گروپێکا لەگەڵ ستۆدیۆیەکە کە پێشتر کردومە ئەوە من جاما تا ڕادەیەک ئەتوانی بەڵام ئەگەر پشتگیری نەبێت مەسەڵەن دامێکی بەخۆتە نەبێت تۆ لەو لایەنەوە ناتوانانی بە تەواتی بەردەوام بیت و بۆ جۆرە تۆخە تۆ مەسەڵەن بەزەخەمەکانە تۆ مارکەی بەڵام پشتم بەستۆ بەوەی کە خۆشم ئەو شارەزایی کە هەمە ئیسفادەی لێ بکەم بۆ بەرهەمەکانیارانی کە کاگ جەلال من هەمە کاگ ئەحمەد جگەلەوەی کە ئیشەکان ئیشی تۆمارکردن و ماسترینگەوانە کە خۆی بۆ خۆی دێکا کۆمەڵێک هونەرمەندی دیکەش هەر بەهران واتە هونەرەکەی تەنها لە دەنخۆشەکەی خۆی دانیە لە دەستڕانگنیشیدا هەیە کە خۆشی کەسێکی دەستڕانگینە. زۆر سپاس. ئەو ئیسفادەم لەوە کردووە کە خۆم ئەگەر شتێک بزانم بەکاری بێنمەوە بۆ ئیشەکانی خۆم. یعنی ئەمە لەوانەیە بەشێک لەوە پڕکاتەوە کە تۆ چاوەڕی دەستی کەس نەبیت زۆر باشە بتوانی ئیسفادە لێکەی لەو دەرفەتەی کە ڕازی بووی بێتە ناو بەرنامەکانمانەوە زەروری دەزانم ئیسفادە لێ بکەین تا بتوانین بەرهەمی زیاتر لە خزمەتتان. ئێستا چیت بەدەستەوەی بۆی کە پێشکەشی بینەرانی عزیزی بکەین؟ ئێستا بەرهەمێکی لایڤ پێشکەشەکەین مەقامێکە ئەوە بەیانی و سەرەتایە بە شتێکی زۆر باشە مەقامێکە شعرێکی مەحویە ئەکەین بە مەقامێکی بەیات و لە خزمەتانە. زۆر باشە فەرموو. بە پیرە ماهەوە چووم و بەسەر چووم پەری بوو ئەو نەبوو شەو بوو بەسەر چووم تەڵێ نێرگسم و باغی حیرەتم پێ بە فەرهات و وەکو گوڵ زوو بەسەر چووم گلەی پێشم لەسەر سەر هەم بوو بە کە دی من دولبەرم هاتوو بەسەر چووم دەزانم بەدی عشقە خەتەرناک کەچی هەرچووم ئەگەر مام ئەگەر چووم ئەگەر مام ئەگەر چووم. زۆر زۆر سپاس کاگ ئەحمەد کەریم. دەزانم بادیە عشقە خەتەرناک کەچی هەرچووم ئەگەر مام و ئەگەر چووم. دەستەکان خۆش بێ کاگ ئەحمەد دەنگت پڕکرد هەروە زێڕین بێت. حەزم کرد بە سادە بم بۆ ئێمە سادە نین ئێوەش سادەیە بەس زۆربەی جارەکان پێشتر لە بەرنامەکانە حەزی کردوم جارە چاکەت و پانتۆڵ و بۆین باخ و ئەوە بووە وتم بائیتر جارێ ئاوانە سادەینا قۆزی بێست ئێمە خۆزیین ئێوە ماشەڵا لێتانێت بەس من زۆر بەکەمی جلی کوردیم لەبەر کردو تۆ لەبەری بکە هەر بەکەمی یعنی هەندێک جار بە ئیجباری توانە بێت لەو بەرنامەیە بەجلی کوردی بێ ئەنجا بێت
دانیشی بەرنامە دوێنێ شتێکی کوردی لەبەر نەکرد نا سەختی خۆی سوورەیتر چاو کاتێک کە پەیوەندی هاوڵاتیان وەردەگرین کاک ئەحمەد بۆچی ئەوەندە هۆگری میسیت بابەتەکە چوە ڕاضەوە چوە وەرزش وەڵا ئێمە هەمومان بەدەر لە هەریەکە وەزیفە و ئیشی خۆی زۆربەمان متابعی وەرزشەکەین جا متابعکردنی وەرزش بۆ خۆی چێژێکی تیا هەم جۆرەکە لە ڕکابەریکردنیش یعنی ڕکابەرێکە لەوانەیە هەر لەوانە بێت کە خۆت وەرزشەکە بکەیت متابعکردنەکەش هاندەریەکە ئەوش بۆ خۆی جۆرێکە لە ڕکابەریکردن لە نێوان مەسەلەن هاندەرانی لایەنێک و لایەنێکی تر ئەوەی میسی ئەو پرسیارە من هەر زۆر دەمێکە عاشقی یاریکردنی ئەو یاریزان زۆر باشە لەم مۆندیالەوە پێم وایە هەندێک ڕات لەگەڵ میسی گۆڕاوە ئەم مۆندیالە بوو یا پێشووتر بوو پێشووتر بوو پێشووتر بوو چۆن بوو بۆ گۆڕات ئەوە بوو ئەو یاریزانە هەمومان بینیمان لەناو ئەو پێکاتی ئەرجەنتینا هەسمانە کرد بە تەنیایە یعنی هەموو ئەو جوهد و توانایی کە سەرفێکات ڕفیقەکانی ئەوە نین لەگەڵەیە بەڵام کە بینیمان لە کۆتاییە ئەو بوو پناڵتێکی لە دەزا دڵی هاندەرەکانی زۆر ناخۆش کرد خۆشی بڕیاری وازێنانی لە یاریکردنی نێو دەوڵەتی ڕاگەیان لەگەڵ بڕیاری وازێنانی ئەو یەکێک لە عاشقە سەرسەختەکانی یعنی ئەوەی کە ئامیسی یعنی ئەوەی کە بینەرێتی زۆر هاندەرێتی ئەویش بڕیاری یاکە سەیری یاریکردن نەکا سەری یاریتەوە بەڵام لەگەڵ گەڕانەوەی پاشگەزبوونەوەی بڕیارەکەی هاندەرەکانیشی ئۆتۆماتیشی ئەگەڕێنەوە بۆ سەیری یاریکردن ئەوە پەیوەندی بە کاتی یاریکردنی زۆر باشە لەسەر میسیلانە چی کاکەرزان ببیرم بێ چووکە پرسیارماوە لێ بکەم پەیوەندیەکی هاوڵاتیانمان لەگەڵایە لانەخان لە کەرکووکەوە لانەخان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشییا بیت دەنگت ناگاتە لای من ئەگەر کەمێک دەنگ بەرزکەیتەوە سپاس لانەخان کەرکووک لە ڕووی کەش و هەواوە تا ڕادێک هێشتا هەر جیاوازە لە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان گەرمە جەژنی قوربان چۆن بوو جەژنی قوربانیش وەک کەش و هەواکەی گەرم بوو بۆ پێچەوانی کەشەوەکە دەرچوو بۆ کارەکەی لەوەیە هۆکاری تەکنۆلۆژیا بیان گەرماکەی بێ هۆکارەیەکییان زانی چی من ئەمڕۆ چاوەڕێمە کرد چیا لەسەر خەت بێ چاوەڕێەکەم ێستا شەر دەرکەوێ بزانم ئەوە لە دوایەوە ئاڵۆزیە بوون من لە ساڵی ڕابردوو تا ئێستا لە کەرکووک بەتایبەت لە نێوان کورد و تورکمان و عەرەبا هەیە ئێستا ئەم جەژنە تا چەندەم سێپێکاتەی گەرم و گورتر کردوێتەوە پەیوەندیەکانیان پێکەوە بەڵام تا ئێستا چیا دەرنەکەوتەوە چاوەڕێ دەرکەوتنی چیاکەم بەڵام سندوسخان وی کە زیاتر لە کاتی تۆ نەگرم ڕاستەخۆ دەچمە سەر پرسیارەکان کاکەرزان سندوسخان پرسیارەکان سێ بابەتی لەخۆ گرتووە ئاینی ئەدەبی وەرزشی بەڕێستان حەزەکەن لە کەم بابەت بێت وەڵای زیاتر لە ئاینی شارەزانێت زۆر باشە پرسیاری ئاینەکەمان دەڵێت پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت چەند جار لە ماوەی تەمەنیدا حەجی ئەنجام داوە یەک جارە دڵنیایی لە وەڵامەکەت بەڵێ کاک جەرات دڵنیا چی لێکەی دەبێ بۆی جێگیر بکەین و چاوەڕێی کۆتایی ئەوە بکە بەڵام من ئەمەوە ئیتر لا ببم من حەز دەکەم جارجارە نی پێیان هەڵە بکەین چی خۆ خاوی لە چیتی پرسیارە تەرکەکەم و پێی هەڵەمەکە وەڵامەکەت بۆ جێگیر دەکەم یەک جارەکە لانەخان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هەر لە جەژن و خۆشییا بیت دەست خۆش بێ وایە کە هیچ نەبیام چەند ڕۆژەیە خێری جەژن کەرکووک گەرم و گوڕیەکی زۆر جیاواز بەخۆیەوە ببینێ کاوەش دیارە بە خەڵکەوە دەکرێت پێویستەوە گەرمایە کاریگەریان لەسەر دروست نەکە هیچ نەبێ لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنەکانیانەوە یان شەوان سەردانی یەکتر بکەن دیارە غێبەتی چیام کرد پێم وایە پەیامنێرمان چیا لەسەر خەتە زۆر سپاس لانەخان بۆ تۆ دەچمە لای پەیامنێرمان چیانووری لە شاری کەرکووکەوە چیا گەر لەسەر هێڵی لەگەڵ ماسڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت جەلال سڵاو لە تۆ لە بینەرانی کەناڵی پەیام جەژنی ئێوە و مسلمانان پیرۆز بێ دیارە ئێمە ئێستا لە شاری کەرکووک لە قەسابخانەین ئەو هاوڵاتیانەی کە حیواندارن و حیوان دەفرۆشن بۆ قوربانی بەردەوام هەموو ساڵێک وەکو نەریتێک دێنە ئەم شوێنە کە فلکەی موسەڵای پێ دەڵێن دێن لێرە حیوانەکانیان دەفرۆشن بەڵام ئەم ساڵ
جیاواز لە ساڵەکانی تر کێشەیەکیان بۆ دروست بوو ئەویش کێشەکەوەیە کە لە بازگەکانی پۆلیسی ئیتیحادی ڕێگە نادەن بە ئاسانی مەڕووماڵاتەکانیان داخلی کەرکووک بکەن هەر بۆیە نیگەرانن لە دۆخەکە بۆ وەرگرتنی لە سەرجەمە و ڕێگانەی کە داخلی کەرکووکە بێ کە پۆلیسی ئیتیحادی لێیە زۆر بە زەحمەتە و مەڕوو حیوانانەی کە داخلی کەرکووکە بن بۆ فرۆشتن ڕێگەی پێنادرێت بۆ ئەوەی حیوانەکانیان بفرۆشن. من بۆ وەرگرتنی زانیاری و گفتوگۆ لەسەر و بابەتە چەند هاوڵاتیەک دەدوێنم سەبارەت بە و دۆخە زەحمەت دەبێت کاکە بێتە ئێرە. سلااوت لەبێت جەژنە پیرۆز بێ. ئەم ساڵ وەزی حیوانداری و فرۆشتنی مەڕووماڵات لە شاری کەرکووک چۆنە؟ ئیمساڵ بە عام بازار سفرە تەنان لە شاری کەرکووکە زۆر بازار خراپەوە حیوانەکان گشتی دە چۆ خۆی ماوەتەوە خەڵک خێر ناکای مەقسەد قوربانی ناکەوەکو پێویست. دووەمیش دەسەر دەربارەی سەیتەرەکان لە سەیتەرەکانە لە 500 تا 700 زیاتری پێوێ داوی نایلێ بە کوردیەکەی پێ دەڵێ بگەڕێرەوە تۆ عاد بەداحی قەرەنجی محافظەی کەرکووکی نازانین بۆ کوێ بی بێ لە کوێ بێنیت کێشەکە ئەوەی نازانین ڕووی بکەی لە چێ بە چێ بڵێ چی بەرپرسێ خۆی بە خاوەنەم شارازانێ. باشە هۆکارەکەیان بە ئێوە نەوتوە کە بۆچی نایڵن ئەو حیوانانە داخلی کەرکووک بێ لەو بازگانەوە؟ نازانی بە کێ بڵێ لەگەڵ هەچ کەسیکان دابەزی بۆ خۆی عنتەریەکە بۆ خۆی حکوومەتێکە نازانین ڕوو بکەیت بە چیان بڵێ کاکەیان چێتان بەرپرسە من توێت بە مناڵە بڕۆ وەرەقەی بەیتەرین بۆ بێنە وەرەقەی بەیتەری لە کوێ بۆ بێنم قەرەنجی وەرەقەی بەیتەری ناکات مەقسەد دەڵێ ئێمە هیچ دەسەڵاتێکمانی نازانین وەرەقەی بەیتەری لە کوێ بێنی بۆ لای شێ بیبیت. ئەی پاشە فرۆشتنی حیوان و ساری حیوان ئەمساڵ لە شاری کەرکووک چۆنە؟ هی ئاژەڵ هی ئەو مەڕووماڵاتانەی کە ئێوە داخلی فرۆشتە پارێکە بە 750 فرۆشراوە ئێستا تا بەرق جوتی بە 400,000 دینار نافرۆشتێ لەبەرەوەی خەڵک خێر ناکە بە هیچ شێوەیەک مادیەکەی ئەکزە نایکە بازارەکە سفرە باش کەسێکی شەڵێ ئەڵێ کاکە ئەو حاڵ وەزعەکەی نایکە. زۆر سپاس. جەلال ئەو هاوڵاتیانەی کە دێنێتەوە یاگرلات پێ پێم بڵێ هۆکاری نەهاتنی یان ڕێگەنەدان بەم ئاژەڵانە بۆی کە بێتە ناو کەرکووک و هۆکارەکەی بۆ وەگەڕێتەوە لەبەر حاڵەتی تەندروستی یان ئەوەی کە ڕەنگە ئەم حیوانانە بۆ نمونە بە قاچاق خێنرابن لە شوێنی ترەوە لە تەنانەت دەرەوەی بۆ نمونە عێراقدا لە سنوورەکانی بۆ نمونە تورکیا یا لە ئێرانەوە بە تایبەتی هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە و کە ئەو حیوانانەی ئەو ئاژەڵانەی کە داخلی کەرکووک کە دێنە کەرکووکەوە بەشێکی ئەو لەو ناحێ و قەزایانەوە دێ کە سەر بە کەرکووکن و ئەو ناحێ و قەزایانەشی کە سەر بە کەرکووکن بەشی تەندروستی کەرکووکی لێەوە دەتوانرێ لەوێ فاسیان بۆ بکرێەوە ئەو حیوانانە باش بکرێن و ئەو کاتە ئەگەر نەخۆشییان لەگەڵدابێ و کاتە لە ناحێ و قەزاکان ڕێگەی پێنەدرێ بێتە کەرکووکەوە بەڵام کە ئەمان دەگەنە بازگەکان لە بازگەکان ڕێگەیان پێنادرێ ئەو حیوانانە بێنە کەرکووکەوە ئەویش لە بازگەکان تەنها پۆلیس نایەڵێ بێتە داخلی کەرکووک بێگەرنا هیچ بەشێکی تەندروستی لەو بازگانە نەوەساون تاقیکردنەوە بۆ حیوانانە بکەن و سەیری ئەو حیوانانە بکەن ئایا نەخۆشییان لەگەڵە یاخودنا ئەو کاتە داخل نەبێ بە هیچ بیان و یەک تەنها ئەوە نەبێت ڕێگە بە دەدا حیوان دەدەن واتە هەر ئۆتۆمبیلێک هەر ئۆتۆمبیلێکی بارە هەڵگر دەتوانێت مەڕیا حیوان داخلی کەرکووک بکات ئەگەرنا بە زۆری نایڵن. چیا وەڵامەکان سەبارەت بە کڕین و فرۆشتنی حیوانات و مەڕووماڵات لە دووەم ڕۆژی جەژنی قورباندا بە ئێمە گەیشت بەڵام دەمانەیە بزانین کە لە دووەم ڕۆژی جەژنی پیرۆزی قورباندا چۆن هاوڵاتیان پێشوازی لەم ڕۆژە دەکەن تا چەند گەرم و گوڕی لە سەردانیکردن و پەیوەندی کۆمەڵاتیەکان لە شاری کەرکووکی قودسی کوردستان هەیە. بەڵێ لە شاری کەرکووک گەڕەکەکان جیاوازیان هەیە گەڕەک هەیە هەر گەڕەکێکی کۆمەڵایەتین و هەموو ئەو هاوڵاتیانەی لەوێن وەکو عادەتی و نەریتی ساڵانەی خۆیان سەردانی یەکتر دەکەن و دەچنە ماڵی یەکتر بەڵام گەڕەکی وا هەیە لە شاری کەرکووک جیاوازن و هاتوچۆی یەکتریان نییە و هەندێکیان لە شاری کەرکووکیش جژنەکانیان بەڕێناکەن هەندێک کات دەچنە دەرەوەی کەرکووک بۆ شارەکانی هەرێمی کوردستان و ئەوەی کە تۆ بینیوتە لەماوەی ئەم دوو ڕۆژەدا دیارەکە کەرکووک بەوە جیاوازە لە شارەکانی دیکە پێکاتە جیاوازەکانی کورد و عەرەب و تورکمان و هەندێک لە نەتەوەکانی دیکەشی تێدا هەیە ئەم هاتوو چۆ سەردانە پەیوەندی کۆمەڵاتیانە لە نێوان ئەم پێکاتانەدا وجودی هەبووە لەمەوەی دوو ڕۆژی ڕابردوودا یاخود لە دوێنێەوە تاوەکو ئێستا؟
لە نێوان پێکاتەکان دیارە بەهۆی ململانە سیاسەکانەوە هیچ کێشەیەک نەبووە و ئەو هاوڵاتیانەی لە پێکاتەکانی تر تورکمان عەرەب کورد کە پەیوەندی خزمایەتیان هەبووە پێشتر و پەیوەندی هاوسەرگیری و ژیانی تەباییان هەبووە لە شاری کەرکووک کاریگەری نەکردووەتە سەر ئەو پەیوەندیانەی کە پێشتریش لە شاری کەرکووک هەبووە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە بەڵام دۆخی کەرکووک و نەبوونی شوێنێکی گەشتیاری نەبوونی شوێنێک بۆ حەوانەوەی هاوڵاتیان لە شاری کەرکووک وای کردووە کە هاوڵاتیان بە گشتی هاوڵاتیانی کورد و عەرەب و تورکمان ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستان بکەن لێرە زۆر جەژنەکانیان نەگوزەرێنن و هەندێک کات سەفەری دەرەوەی وڵات دەکەن بۆ نمونە تورکمانەکانی ئەم شارە زۆربەیان لە تورکیا سەفەری تورکیا دەکەن بۆی ئەو بۆنە و یادا ئەو بۆنیانەی کە هەیەە لە دەرەوەی وڵات بیگوزەرێنن و هەندێک کات لەوێ لە تورکیا شوقەیان کڕیەوە و بنەیتریان هەیە لە تورکیا لە بۆنەکاندا دەچنە تورکیا و هاوڵاتیانی کورد دەچنە شارەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی عەرەبیش هەم دەچنە شارەکانی هەرێمی کوردستان بۆەوەی بۆنەکانیان لەوێ تێپەڕێنن. بەڵێ پەیامنێرمان چیانووری لە شاری کەرکووکەوە سپاس بۆ زانیاریەکانی تۆ. دەچینە لای پەیامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجەوە. سامان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت. کاک جەلال جەژنتان مبارەک بێ و جەژنتان پیرۆز بێ. لە جەژن و خۆشییاوی سامان دەنگ و باسی جەژن لە پارێزگای هەڵەبجە چۆنە و بەتایبەتی دووەم ڕۆژ و گەرم و گوڕی هاوڵاتیان و سنەتی قوربانیکردن لەو پارێزگایەدا چۆنەوە؟ بەڵێ کاک جەلال ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە. یەکەم ڕۆژ لە هەڵەبجە هاوڵاتیان بەسەردانیکردنی ماڵانی یەکتری بۆمبەستی گەردن نازاوی جەژنە پیرۆزە لە یەکتری گەرم و گوڕێکی زۆر باشی بەخۆوە بینی خەڵک زۆر بەباشی یعنی شاعیرەکانی جەژنی قوربانی پیرۆزیان بەرز ڕاگرت لە سەردانیکردنی ماڵی هاوڵاتیان و جەژنە پیرۆزە لە یەکتری و ئەم ڕۆژ کە دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە تاکو چوارم ڕۆژی جەژنی قوربان سنەتی قوربانیکردن لەلایەن مسلمانانەوە جێبەجێ دەکرێت کە ئەویژێکەکە لە سیما هەرە جوانەکانی جەژنی قوربانی پیرۆز کە مسلمانان بەمبەستی ڕەزامەندی بەدەستێنانی ڕەزامەندی خوای گەورە سنەتی قوربانی جێبەجێ دەکەن. من ئێستا لە مەیانی یەکێک لە مەیدانەکانی ئاژەڵ فرۆشتن و ئاژەڵ فرۆشتنم لە هەڵەبجە کە ئەمە چەندە مەیدانێکی فەرمینیە لاوەکیە بەڵام ژمارەیەک لە فرۆشیاران لێرەدا ئاژەڵەکانیان خستوەتە ڕووە کۆمەڵێک لە خەڵکی دێن لێرە ئاژەڵ ئەکردن و دەیکەن بە قوربانی. وەک ئێستا دەبینین لە پشتمەوە ئەگەر چی قەیرانی دارایی کاریگەری هەبووە ئەگەر بڵێ کاریگەری نەبووە ئەوە تا ڕادەیەک دروست نییە بەڵام قەیرانی دارایی کاریگەریە بۆ لەسەرەوەی کە ڕێژەی قوربانیکردن کەم بکاتەوە بەڵام گەرم و گوڕی هاوڵاتیان بە جۆرێگەر هەیە و ئاژەڵەکردن و حیوانەکردن و ئەیکەن بە قوربانی. ئەم لەم مەیدانەدا ئاژەڵی ئێرانی و سووری ژەیە و جیاواز لە ساڵی ڕابردوو وەڵا ڕابردووتر نرخی ئاژەڵ نارزان بووە و دابەزیوە و ئەمەش دەرفەتێکی باشە بۆ ئەوەی کە قوربانیکردن بکرێت. من ئێستا خاوەن ئاژەڵێکم لەگەڵایە کە ئاژەڵەکانی هێناوە لێرە کاک نەریمان ئەم ساڵ نرخی ئاژەڵ چۆنە خەڵک چۆن قوربانیەکەن؟ وڵی الحەمدولillah ئەم ساڵ لە چاوپارە نرخەکە کەمێ دابەزیوە بۆنێ ئەم دۆلار و تمەن و بەرزبوونەوەی دۆلار و دابەزینی تمەن و ئەمانە لە چاوپارە باش هەر بۆ بۆنێ ئەم قەیرانی دارایی و ئەمانە نەبووە زیاترەکرا بەڵام ئێستاتەکە قەیرانەکەش هەیە هەر خەڵکەکە باش الحەمدولillah وەگەم گوڕێ وەڵایەن حیوانەکردن و ئەیبەن و بۆ قوربانی و ئەنجا هەمە حیوانی تایە حیوانی تایە سووریە حیوانی تایە ئێرانیە حیوانی ئەتر هەرم حیوانانەیە خۆت زۆر باش ئاژەڵ نرخی چەنەوە حیوان نرخی چەند؟ وەڵی ئەمە پارەکە مەڕمان لێرە پارەکە مەڕمانەدا بە 5,000 بەڵام ئەم ساڵ ئەیدێنە 4,000 بۆنێ ئەم پێ بێم بە دابازینی تمەن و ئەمانە یعنی لە چاو پارەکە ئەم ساڵ هەرزانترە. زۆر باش هاوڵاتیان تاسن یعنی دەرفەتی کەممان ماوە ئێمەش ئەگەر نەبوونی پارە بێیتەوە لای من قەیرانی دارایی والله الحمدلله باش هەر ینی لە چاوەی کە ئەم نەبوونی و ئەم قەیرانی دارایی هەیە هەر زۆر باش وانە بەڵام ئاشەویلا باشتر. سامان دەرفەتی کەممان ماوە پێشتر ئاماژەت بۆ کرد کە
لەگەڵەوەی کە ڕێژەی قوربانیکردن کەمە بەڵام ژمارێکی زۆر ئاژەڵی ئێرانی و سووری هێنراونەتە هەرێمی کوردستان. هاوڵاتیان و تۆش چۆن ئەم ئاژەڵانە جیا دەکەنەوە لە ئاژەڵی کوردی؟ ئەوان زمانیان جیاوازە بە عەرەبی و بە فارسی قسە دەکەن یاخۆت هاوڵاتیان چۆن جیای دەکەنەوە؟ لە سامانی تێک مەدەدامەوە سامان چوزانێ ئێستا ئاژەڵ چۆن جیا بکرێتەوە عەرەبی بێ یان فارسی بێ وانە سامان؟ سامان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بزانم پامنێری ترمان لەسەر هێڵدەبێ یاد بچینەوە لای ئەحمەد کەریم. وا دیارە دەنگی من بە کاک سامان نەگەیشت زۆر سپاس بۆ کاک سامان کاک ئەحمەد دێمەوە لای تۆ. یەکێک لەو شتانی یا لەو هونەری کە کاک ئەحمەد پێشکەشی دەکات زۆرجار تەقلیدی گۆرانی فارسیەکان. منە موێ ئێستا ڕاستەوخۆ بەرهەمێکی فارسیمان پێشکەش بکات. حاضر کردو بۆمان؟ بەرهەمێکی فارسی حازرەکەینە ئامادەیە کە بەرهەمێکی هونەرمەندی گەورەی فارس ئوستاد شەجەریانە ئەیمە هێمان بەرهەمەکە ناوی بۆتە چینە وەتان پێشکەشەکەم لە خزمەت. زۆر باش با گوێمان لێبێت فەرموو. ای بوته چین ای سنم لون روخای زور جبی ای سنم جميل
حال دل و شیدای من ز تو دوری نتوانم دیگر جانم بست و صبوری نتوانم دیگر بیا حبیبم بیا طبیبم بیا حبیبم بیا طبیبم دەستەکان سپاس بۆ ئێوە. کاک ئەحمەد کەریم بەخێر بیتەوە کاک ئەحمەد. زۆر ناوازە بوو دەستەکانت خۆش بێ و هەردەنگت زوڵاڵ و ڕازاوە بێت ئینشاءڵڵا. بیا حەبیبن بیا تەبیبن حەبیب و تەبیبی ئەحمەد کەریم ئەمە چی عشقێکی عرفانیە یاخۆت ئەمە بابەتێکی مەسەڵەن گشتگیرە مەرج نییە من کەشتی کەسە بەنیەتی خۆی إنما الأعمال بالنيات وتوما مەسەڵەن بەرهەمە بۆ خەڵکی بۆ گوێگر کێشەی ئەحمەد بمەترسە ژێربژێری نییە چەند سادەم وانە هەسادە بێ مۆستەر بابەتەکەی میسی شتێکت پۆست کرد ئەخیر جار بەڵێ چی بوو پۆستت کرد لەسەر میسی ئەمە خیرجارە ئەوەی نایترەوەی کە دوایەوەی کە وازی لە یاری وتم منیش سێری یاری تۆپی پێ ناکەم کە یاری نەکە میسی ئەو یاری نەکامیش یاری ناکەم با هەرچەنە بڕیارەکەی وازێنان بوو بۆ یاری نێودەوڵەتی هەڵبژار دەکەی تۆشتان سێریەڵ جاردەکە ناکەی با ئەوەنە داخێکی قورس بوو بڕیارەکە عاتفیانە بوو ینی چۆنەڵی بڕیارێکی عاتفیانە بوو جاخۆ ئینسانیش مەسەلەن لە پرا بڕیارەیە بەڵام گەڕانە و پاشگەزبوونێ ئەویش جمهورەکانی گەڕێنەوە کامێرەمان زدی میسیە ئیشارە دەگەڵمان ئەوە نیە بەردەوامێمە مناقەشەمانە ئەو لایەنگری کریستیانۆ ڕۆناڵدۆیە و لایەنگری میسیم دوو جەم سەری دش بە یەک ئەوەی دەزانین چی تۆ ئەو پۆستە من داوایەکم لێکرێت لەوەی کە ئەو پۆستی کە کردوتە وەکو مەقامێک وەکو ئاوازێک بۆم بڵیتەوە من نازانم نەماوە مەسەلەن ڕاستەکە ئەوەی کە وازی لە یاریکە چیتر من سێری یاری میسی ناکەم شتێکی ئاوا بوو بڕوا بکە نەسەکەم بیر نەماوە کاک جەلال پێم ناخۆشانی بەم جۆرە هین پێی نزانین لەبەرچی لەبەرەوە کە خۆشی پەشیمانە لەو پۆستی لەسەر میسی کردووە بەتاکید کە ئەو کاتە لێی نزیک بوومە ینی تاکید نەمدەهێشتم کابرا خۆی پەشیمان بۆتەوە بڕیارەکەی بە چۆن پەشیمان ڕێژین لە کوێوە لەگەڵمانە بوون ڕێژین لە سلێمانیەوە ڕێژین خانسڵاو لێ بێ و جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشیابی ئینشاءڵڵا. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. جەژنی کەش پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشیابی ڕێژین خان. ڕێژین خان پرسیارێکە عادەتیان لە هەموو ئەو بەڕێزانەمان کردووە کە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە پەیوەندی دەکەن ئەمڕۆ کە دووەم ڕۆژی جەژنی پیرۆزی قوربانە هاوڵاتیان چۆن بە گەرمەوگۆڕیەوە سەردانی یەکتر دەکەن لە شاری سلێمانی ئەمە تا چەند پیانەوە دیارە کە گەرمەوگۆڕی پەیوەندی کۆمەڵاتی هەیە. ڕژین خان والله ئەم جەژنە زۆر سارد و سەر بوو وەکو جەژنەکانی تر نەبوو وەکو جەژنەکانی تر نەبوو زۆر سارد و سەر بوو. زۆر باشە کاک جەلال فەرموو پرسیاری یەکەم تەرکەکەم ئاوینیەکە بابی دۆڕین پرسیارەکە گرافیک هەیە. ڕێژین خان پرسیاری ئەدەبی یا وەرزشی کامیانە لێ بپرسم؟ وەڵای هیچیان بە ئاینی بێ وەڵامەکەی ئامادە کردووە دەتوانین پرسیارەکە بۆمان هەیە ڕێژین خان پرسیارەکە بگۆڕین؟ بەڵێ ئاسایی ئەگەر پرسیارە ئاینیەکە بگۆڕین؟ ئاساییە. زۆر باشە پرسیارێکی لێ بپرسم. باشە تۆ پرسیارێکی ئەو پرسیاری پێشوکەوتت نوێژی مردوو ڕێژین خان پیاوان بەشداری نوێژی مردویان کردووە ئەم بەشداریشی پێناچێ کرد بێ نوێژی مردوو چەند ڕکاتە؟ دوو ڕکاتە. دوو ڕکاتە؟ بەشداریت کردووە؟ بەڵێ لە ڕەمەزانە لە کاتی ڕای حامردویکان هێنا بەشداریمان کرد.
تەمیشانی ناو بەشداریان دڵنیای لەوەی کە دوو ڕکاتە بەڵێ چەند سوزدەی تایە زۆر کاتە چەند سوزدەی تایە سوزدەیتیانە زۆر باشە دوو ڕکاتەکە وەڵامەکەت بۆ جێگیرەکەم بۆ هیوایی کە وەڵامەکەت ڕاست بێت لە ناو پرۆگرامەکەمانە لە کۆتاییەوە دەبێت وەڵام ڕاستەکەش بۆ و ڕاست بکەمەوە زۆر سپاس ڕێژین خان لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندیەکی ترمان لەگەڵایە هەرگوڵ لە سلێمانی هەرگوڵ خان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت السلام عليكم جەژن بێبەش پیرۆز بێ و بەخێرهاتنی کاک ئەحمەدکردنی شەکە هیوای کەوتستان بۆ خواتن سپاس بە ناوێویشەوە خۆت سپاس بۆ خوشکە بە ڕێز و سڵامان بۆی هەیە و جەژنی پیرۆز بێ لە خۆی و لە خانەوادەکەی سپاسیەکەین هەر لە جەژنا بیش هەرگوڵخان 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 فەرموو پرسیارێک هەمان پرسیاری خات و ڕێژین بێت ئەمەی پرسیاری مردووەکان نوێژی مردوو بەڵێ زۆر باشە چەند ڕکعاتە هیچ ڕکاتێکی تیان نییە لەبەرەوەی هیچ سوزدە و ڕکوعێک لە نوێژی مردووان نییە زۆر باشە ئەمە قسەیەکی شەیە با پرسیارێکی تریش بکەم کاکزێرا بەرنامەکەمان تاقیقیە چۆن وەڵامەکەی زۆر ئاڵۆزکردووە هیچ ڕکاتێکی تیان نییە کە سوزدە و ڕکوعی تیان نییە بەڵێ با پرسیارەکە بە زۆرێکی تر بکەم دەڵێن لە نوێژی مردوودا ئیمامەکە دیارە تەرمێک بۆ مزگەوت دێنن لە کاتی سوزدەدا دەرزێک لە ناوچاوانی هەڵ دەچەخێت وە ئیمامەکە دەمرێت خوێنی ئیمامەکە دەکەوێتە سەرچێ هەرگوڵخان وڵانی بۆ ئەویان نازانم تو سەوتت سوزدەیتیان نا سوزدەیتیان نیە ئەفو ببوودا لە جۆکە پێ نەگەیشتم نا سوزدەیتیان نیە لە پرسیارەکە پێ نەگەیشتوە زۆر باشە وەڵامەکە دواتە دڵی ینی هیچ ڕکاتێک نییە لەبەرەوەی کە سوزدە و ڕکوعیتیان نیە باڵێ خوێنی مردخێنی ئیمامەکەت ناتوانێتە هیچ کەسەکتی باڵێ و نێژا هیچ سوزدەیەک بوونی نییە زۆر باشە ئێستا پرسیاری یەکەم چەند ڕکاتت بۆ جێگیر بکەم هیچ ڕکاتێکی تیان نییە زۆر باشە دەستەکانت خۆش بێ هەرگوڵخان لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت هەرگوڵخان لە سلێمانیەوە پرسیاری وەرزشتما بوو لە کاک ئەحمەد ئەوکەم بۆ باسکە بە زۆر بە خێرایی چووکە دەرفەتم نیە بەرەمی تریشمەوە باز لەو میسی بێنن بۆ خاتری تۆ وازی لێ نایێنی خۆی وازمان لێ ناوە بەس تۆ کاگەرکاری کامێرەمان وانە ئەو وازی لێ نایێنە دوایی کاکە من حەزەکەم ئەو کابرانیە هەر بۆ خۆی لە ماڵیشەوە تەسویری خۆی بکات تەمرین بکات ئەمە سەیریەکەم ئەماژەم پێ دەکەن دەرفەت کەمە چیترت بۆ حازر کردوین حەزەکەی کەین بە کۆتا بەرهەم زۆر باشە بابەتێکی جێژنانەیە تقریبا قاعێکی شادی هەیە مەقامێکی نەهاوەندە و قاعی شادی هەر خۆم حازرم کردووە گوڵان و برژان و هەموو شتێکی سادەیە بەڵام جەژنانێ و قاعێکی تۆزێ شادە و بۆ ئەم مناسبێ ینی گونجاوە زۆر باشە پێکەوە لەگەڵ بینەرانی عزیز زۆر بیستی بەرەمەکەی تۆ ئەبێ چاوەکانت خۆش جەژنە و شادیە کاتی خۆشی و گردن ئازادیە گردن ئازادیە جەژنە و جەژنە و شادیە کاتی خۆشی و گردن ئازادیە گردن ئازادیە هاتوو داکەم گردم ئازاکەی خەوش و ڕقوقیت لایە دڵێت دەرکەی هاتوو داکەم گردم ئازاکەی خەوش و ڕقوقیت لایە دڵێت دەرکەی جەژنە جەژنە و شادیە کاتی خۆشی و گردن ئازادیە گردن ئازادیە ئێستا من و تۆ هەر هەموو کوردایان با پیرۆزی بکەین دای جەژنی قوربان ئێستا من و تۆ هەر هەموو جیهان با پیرۆزی بکەین دای جەژنی قوربان جەژنایە و جەژنایە و جەژنە و شادیە کاتی خۆشی و گردن ئازادیە گردن ئازادیە ئێستا من و تۆ هەر هەموو کوردان با پیرۆزی کە
سپاس بۆ ئێوە کەریم دیارە پەیامبەرێک لەسەر هێڵ لەگەڵمانایە لە شارە زوورەوە وشیار سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێ پێم بڵێ ئێستا لەکوێی و جەژن لە شارە زوور لە دەربەندی خان لەو سنوورەی کە تۆ پەیامبەری چۆن دەگوزارێت لە دووەم ڕۆژدا بە تایبەتی لەسەر سونەتی قوربانیکردن کاگوشیار ئەگەر پەیوەندیەکەمان لەگەڵ کاگوشیار ئەما بێت لە شارە زوورەوە وشیار سڵاو خەریکی قوربانیکردن و ئەوانە بێ مەجالی قسەکردنی زۆر عاشقی شەکەیەتی زۆر بەداخەوە جارێ پەیوەندیەکەمان لەگەڵ وشیارە بەردەوام نییە لەگەڵ یا دەگەڕێینەوە کە پەیوەندیەکەمان دووبارە لەگەڵ یا بەرقەرار بوو دێمە لای کاگ ئەحمەد کاگ ئەحمەد ئەمیان هەموو شتێکی خۆت بووانە بەڵێ ئەمە ئاواز و تۆمار و مایسترینگ و ئەو مەسەلەن ئەو موزیکە کەمەی کە لە ژێرە بەکارێنرا بوو لەگەڵ قاو دەفەکە هەر خۆم ئامادەم کرد دەستەکان خۆش بەڕاستی بەرهەمێکی جوان و ناواسە بوو سپاسانەکەم دەشتان ساغ بێت وشار جارێکی دیکە لەگەڵمانە هاوکارانم ئەگەر کاگوشار لەسەر خەت نییە شەیما لە چەمچەماڵەوە لەگەڵمانایە شەیما خان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت جژنەکەش پیرۆز بێ و جژن لەم کەرمەدانی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆز بێت پرسیارەوە لە شەیماخان کە بۆچی زۆربەی پەیوەندیەکانی ئەم بەرنامەی لە چەمچەماڵەوە بوون بۆچی نازانم با شەیماخان وەڵام دەتەن بەڵێ وەڵای بەرنامەیەکی خۆشدا بەڕاستی کەناڵەکەتان سەرکەوتووە زۆر خۆشێکم بەڕاستی تاکەکەناڵ لە لام کوردستانە سەرکەوتوو بێت دەبا من وەڵامیشی بدەمەوە لەبەرەوە خەڵکی چەمچەماڵ خەڵکێکی کۆمەڵاتی و خەڵکێکی خۆشەویستێکی زۆر لە دڵیاندا هەیە وانە شەیماخان شەیماخان بەڕاستی خۆشتانە بۆ هاوڕێی خۆشەویستم زۆر هەیە لە چەمچەماڵ بۆیە ناوێرم هیچ بڵێ لەسەر چەمچەماڵ خۆشەویستن لەلام ئەگەر چی نابێ زۆر تووڕێیان بکەی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت شەیماخان دەچینە لای پرسیارەکە پێمان خۆشە لە نێوان پرسیارێکی وەرزشی و ئەدەبی یەکێکیان هەڵبژێریت وەڵی لە ئەدەبێتەوێت کە لە وەرزشەکەی هیچ نازانم ئەدەبیەکە بێت جوولەکە دەڵێگە تەنها دوو ڕێگەر لە بەردەمدا بوو تۆ سێمیان هەڵبژێرە شەیماخانیش ئەم دوو ڕێگەی ڕەت دەکات و سێمیان ئێستاڵی ئەدەبیەکە بێت وتی ئەدەبیان ناینی ئەدەبی بێوانە شەیماخان وەڵام من دیارە هەڵە تێگەیشتم ببوورە فەرموو زۆر باشە پرسیارەکەمان دەڵێ ئەو شاعیرە کوردە کێ بوو لە حەجدا وەفاتی کرد کاک جەلال ئەگەر شەیماخان لەگەڵ بابەتی ئەدەبیدا تێکەڵاو نەبێت تا ڕادەیەک قورسە هەرچەندە وەڵامەکەی نابێ بوترێ بەس من حەز دەکەم وەکو ئاسانکاریەک شارێکی ئەو شاعرەی بۆ بڵێ شاعر نا من حەز دەکەم بۆ بخێ ناو سێ چوار ناوی شاعیرەوە ینی اختیاری زۆر باشە شەیماخان ئەو شاعیرە کە لە حەزدا کۆچی دوایی کرد نالی بوو مەحوی بوو یاخود وەفایی بوو نازانم من پرسیار دەکەم و تۆش وەڵام دێت نالی یاخود مەحوی یاخود وەفایی وەفایی لا وەفایی بێت وەڵامی سێمان هەڵە بژێریت بەڵێ دڵنیایت تەواو وەڵای دڵنیانیم بس ئەوە بێت دەی زۆر باشە نایگۆڕی نەخێر زۆر باشە بە وەفایی بێ شەیماخان لە چەمچەماڵەوە زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە جەژن و خۆشیابیت سپاس بۆ پەیوەندێکی شەیماخان کاک عەبدولسەمەد لە سلێمانیەوە لەگەڵمانایە کاک عەبدولسەمەد سڵاو لێبێت و جەژنت پیرۆز بێت السلام عليكم عليكم السلام ورحمة الله ئەم کارەتان باش دەستان پیرۆز بێ هەموو کاتێکی بەڕێستان باش کاک عەبدولسەمەد جەژن چۆن بوو لە دووەم ڕۆژدا لە شاری سلێمانی لەسەر کارمەندانی کەناڵی پەیام و بینەرانی کەناڵی پەیام و مسلمانان بەدەستی ئەەکەم بە ناوی سەرجەمیانەوە سپاس بۆ بەڕێستان
کاک عەبدولسەمەد پرسیارەکەی ئاینی بێ کاک جەلال هەر پرسیارێک پێشتر بەڵێ بۆی بگۆڕە حەز ناکەم لە جەژنەوە باسی نوێژی مردووانە دەی باشە پرسیاری یەکەم بکەینەوە بیکە بە پرسیارێکی تر پرسیارەکەی بۆ بگۆڕە زۆر باشە بڵم نوێژی بەیانی چەند ڕکعاتە چکە بەشێکی زۆری خەڵک ئێستا نایکە نا ئەوەندە ژاستان نا دەی زۆر باشە پرسیارەکەمان دەڵێت پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێت لە ماوەی تەمەنیدا چەند جار حەجی ئەنجام داوە یەک جار حەجی ئەنجام داوە کە حەجی ماڵئاواییە حەجی ماڵاواییە لە حەجەکەدا هیچ وتارێکی خوێندەوە بەڵێ وتاری ماڵئاوایی کە بە حەجەت الوداع ناستاوە زۆر باشە کاک سەمەد لە سلێمانیەوە واتە یەک جارەکەت بۆ جێگیر بکەم تەواو نایگۆڕیت بەڵێ نایگۆڕ زۆر باشە کاک سەمەد زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە کۆتایی بەرنامەکە کە زۆری نەماوە چاوەڕێ وەڵامی ڕاست بکە بۆ هیوایی کە وەڵامی ڕاستت بەدەستێ نابێەوە ببیتە خاوەنی خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام کاک ئەحمەد بەرهەمی ترزماوە پێشکەشمان بکەیت بەرهەمی ترم نەماوە ئەگەر پێویستەکە حەزەکەی شتێکی ترمان بۆ بڵێ لە بەروی هەندە دەرفەتمان ماوێ با لەگەڵ تۆیا بەسەری بەرین تا و کاتی کە ئەوە بێت بە شتێکی کورت و زۆر باشە زەینچی دەمەوێت لە مێشکی خۆتابیر بکەرە شتێکم بۆ حازەکە من ناوبڕێی کروەر دەگرم لەسەرەوەی کە کێ وەڵامی ڕاستی زانی و کێ نەیزانی و وەڵامەکان ئاشکرا بکەم تیر و پشکەکەیان بۆ بکەم بە بەرهەمەکەی تۆ کۆتایی بە بەرنامەکە دێنم باشە بینەرانی عزیز لەگەڵ مابن ناوبڕێکی کوردوەر دەگرین و دێینەوە لاتان بە تایبەتیەوانەی کە پەیوەندی تەلەفۆنیان کردو چاوەڕێ وەڵامی ڕاست بکەن و بزانین تا چەندە ناوەکانیان لە تیر و پشکەکەتا دەردەچێت و دەبنە خاوەنی خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام دوورمەکەونەوە لەم ناوبڕەدا و دێینەوە لاتان الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد جەژنە دەهەڵکەن بخور بابۆنی بڕوا بۆ دوور ژین بە خەندە بیناکە بڕوێنە تۆوی چاکە تلفونەکەم هەگرت سبحانەکە تەهەر تەلەفۆنەکەم هەگرت یعنی کابراوتی مامۆستا لە خوای ناترسێ ڕۆژی کامەتی قەت دەگرمە تۆ تەلەفۆنت بۆ قەپات کردیا زمانی مام خەتیب لە مزگەوتی مەدینە لە گەڕە چێوگەری تازە گەیشتمە مزگەوتی مەدینە گوتی مامۆستا زۆر سەلام لە پێغەمبەری بە خوافز تم بە قوربانی مزگەوتەکەشتم بۆ بەرام لە بە مەدینەی تێگەیوە کێشێکی وها بە مەچوویە ناو مەزعەکەی کە کێشەکەی حەسم بکەین حەل بکەین دوای ئەوەی کە هەموو خزم و خۆش یەکدی بووینەوە پێکمان هینانی و دانیشتینە آخر یەکێک معارض بووە دوای یەکسەر شەیتان هانیدا سواری سەری بوو دیسان سەر لە نوێ ئاژاوەکەی دروست کردەوە کە ئاویا هینا یەکەم کەس ئەدە بەندە دەرە مامۆستای ئاوەکەی ئاوەکان دامن وتە مامۆستا بخۆ ئەمەش ئاوەکەم وەرگرت گوتم ئەو کەسەی کە شەیتان هەستە لەسەر منی بوو گوتم ئاوەکەی بخۆ وتی وەڵڵاهی ئەو ئاوی ناخۆمە گوتم دوو ناخۆی گوتم فەرقی تێدایە
دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز دیارە ئەو دەرفەتەش کە ماوە توانن ئێوە پەیوەندیمان پێوە بکەن بۆی کە وەڵامی ڕاست بەدەست بێنن کاکەرزان بچینەوە لای ئەحمەد کەریم زانم چی بۆ حازر کردووە پرسیارم لێکە حەزی لە پرسیارە ناوەت لەزانی چی ئاوایە جاری وا هەیە بە تەکلیف گۆرانیەکت بۆ ناڵێ جاری واشەیە لە خۆی دەست پێ دەکات لایڤێ دەکاتەوە سناپچاتێ دەڕوا ئێستاەوە کەوتۆتە سەر سکەیەوەی بە تەکلیف دەوێت شتێکی پێ بڵێن ئەو شتێک کە پێشکەشێکی ئامادەکاریی باشی بۆ کراوێ زۆر باشە سێ بەرهەمان پێشکەش کرد یقین ئەوە ئامادەکاریی باش نەکردی بوو وایە ڕاستە ئامادەکاریەکی مەسەلەن پێشوەختە نەگەیانی ئەوە نەخۆت پێ و مەشغوڵکەی پێشوەختە بەس شتی ئامادە بێ ئێستا ینی ناتوانین تێکستێ شتێکم بەرێ با بووکەم بە مەقام شتێکی فارسیمان بۆ بڵێرەوە شتێکی فارسی بۆ بڵێ خۆیە بێ ئێمە دایمەشتی کوردی زیاتر بەس ئێدە کوردیەکەم بۆ بڵێرەوە فارسیەکەم زیاتر لە بەرە یعنی ئەوە نەها متابعکردنەکە زۆر باشە با پێکەوە جویستی شتێکی فارسی بین مەقامێکی کورتی فارسی زۆر باش سلام بایم حمد بی پایان خدا چه لطفش در وجود کریم خداوند شهادت عطا دادی به فضل خویش خۆت ئامادە کرد باید بەیانیە کاکە دەنگم دەرنایە دەستەکانت خۆش بێ دەنگت زۆر خۆش بێ کاک ئەحمەد دەنگت هەر ڕازاوە کاک ئەحمەد بەس کاک جۆلال ینی حەزی لە پرسیارە چی وا لە کاک ئەحمەد کردووە کە متاسیر بێ بە هونەری فارسیەوە زیاتر مەقاماتی فارسی و ئەمانە خۆی زیاتر متابعکردن و جۆگرتنە متاسیر بوون لەوە دەست پێکا کە تۆ گوێ بۆ مەسەلەن بابەتێک زیاتر ئەگری وەک لە بابەتەکانی بەڕاستی هونەرمەندی باڵاشیان تێدا زۆر هونەر بەلای ئەوانەوەیە ئەمە بەلای فارسەوەیە هەرچۆنە دراوسەکانیشمان مەسەلەن هەمان خاوەنی هونەرێکی زۆر بە قۆت و تەکنیکێکی باشن وەکو تورکیا وەکو عەرەب و فارس بەڵام گوێگرتنی من زیاتر متابعکردنی من زیاتر بۆ هونەری فارسی بووە و کارەکەی بۆ تێکەڵی دەگەڕێتەوە ئەو تێکەڵێ ئێستا ئێمە خۆمانە بین بەڵێ ناوچەکەی ئێمە شەروە هەڵکەوتووە نزیکترین لەو سنوورەوە
ئەوەژە و پەیوەندیە باشترەکە پتەوترەکە تا ڕەدەی کللتوری فارس لە کللتوری ئەمەش نزیکترە لەوەی عەرەب بەڵێ تۆزێک هەرچەنە بەشێک لە کوردستانی خۆشمان لە کوردستانی باشوور ئەوە متابعەکی باشی تورکیەکەن بەرهەمی تورکی بەڵام ئەو شوێنی کە ئێمە وەکو کاک جەلال ئاماژەی پێکرد هەر وەکو ناوچە جوگرافیەکە وا هەڵکەوتووە ینی متابعکردنەکە زیاتر بەلای هونەری فارسیا بێ ئەوەژە بێتە ئەوەی کە کاریگەری لەسەر ئەو کەسە مەسەلە بەجێ بێڵێ ڕەنگانەوەی هەبێت پەیوەندیکەمان لەگەڵ باشە گەر برایان ئاماژەم پێ بکەن لە کۆنتترۆڵەوە گەر پەیوەندی ترمان هەبێ یا پەیامنێری تر ئەگینە لە کۆتا ساتەکانی دیارە پەیامنێرمان ڕامیا ڕۆسمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانایە ڕامیاگەن سڵاو لێ بێ و جەژنت پیرۆز بێت بەڵێ جەلالگیان جەژن لە ئێوە و لە تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیان وە تەواوی مسلمانان پیرۆز دەکەم هیوادارم کە هەمیشە لە جەژن خۆشییا بن و هیوادارم کە جەژنێکی پڕ کامەرانی کامەڕێکرد بێت. ڕامیار من کارزانم دەبێ من پرسیارێک لێ بکەم ئەگەر وەڵامەکەی زانی پەیامنێرێکی زۆر سەرکەوتووی ئەمڕۆ لە شاری سلێمانی چەند سەر ئاژەڵ کراوەتە قوربانی بە پێی زانیارێک بەهۆی قەرەباڵقی شوێنەکەەوە من ئێستا لە یەکێک لە قەسابخانەکانی قەرەگۆلم کە پرۆژەی دەزای دەرخوازی باشین لێرە بڵێن قوربانی ئەنجامەدا بۆیە من بە باشی گوێویستی دەنگی ئێوە نابم بەڵام دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئێمە باز لەوە بکە بۆم ئێستا دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی قوربانیکردنەکەی بەکوێ گەیشتووە و ئەمساڵ جیاواز لە ساڵەکانی ڕابردوو دیارە هەر لە ناو کوشتارگەی قەرەگۆل لەوێ ئەو گۆشتە پارچە پارچە دەکەن و دابەشی دەکەن و دوجار بەسەر ماڵاژارەکانە دابەشی دەکەن پرۆژەکە چۆن بەڕێوە دەچێت کولفەی پرۆژەکە چەندی تێچووە تا ئێستا و چەند سەراژەڵ تا ئێستا قوربانی کراوە. بەڵێ دەستگای خێرخوازی باشین ئەوەی کە من بزانم هەموو ساڵێک لێرە پرۆژەی قوربانی ئەنجامەدا بۆ ئەوەی کە شوێنەکەی باشەوە دەرەوەی شاری سلێمانیە دیارە ئێستا کە بڵێن کارمەندانی دەستگای خێرخوازی باشین بەدەم تەکبیرکردنی الله ئەکبەر الله ئەکبەرەوە سەرقاڵی ئیشکردن و وەکو ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێت دوێنەکان بگازێتەوە دەبینن بە چڕی سەرقاڵن سەرقاڵی ئیشکردنن بۆ ئەوەی کە لە ماوەیەکی کەمدا بتوانن ئەو پرۆژە قوربانیەی کە ئامادە کراوە ئەوەی کە من بزانم نزیکەی 150 سەر حیوان ئەم ساڵ هاتووە لێرە سرە بردرێ و ژمارەیەکی ترماوە کە دواتر دەهێنرێت لێرە سرە بردرێت و ئێستا وەکو ئاماژەم پێکرد بە چڕی سەرقاڵی کارکردنن دوای ئەوەی کە گۆشتەکە ئامادەکەن و ئەیخەنە عەلاگەوە دابەشێکن بەسەر ماڵی هەژار و کەم دەرامەتە ئەوەی کە من پرسیارم کردبێت بڵێن شەو نخۆنیان کردووە کارمەندانی بەخشینەوانی کە دەوامیشان نەبووە بۆ بەخشانە هاتوونەتەوە بۆ ئەوەی کە بتوانن پرۆژەکە بە شێوەیەکی سەرکەوتوانە بەڕێ بکەن کارەکەن بە چڕی کارەکەن و ژمارەیەکی زۆر دکتۆریش چاودێری بڵێن گۆشتەکانەکات من بەڕێز مامۆستا ئارین لەگەڵایە بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین مامۆستا گیان سڵاو لێ و جەژن پیرۆز بێ پرۆژەکە ئەم ساڵ کولفە چەندی تێچووە چەند حیوان هاتووە بۆ ئەم سەربەخانەیە و خەیت دابەشەکان بەسەر ماڵی هەژار و کەم دەرامەت. بەڵێ بسم الله نووسنگەکانی بەخشینەوە پیرۆزبایی خۆمان پیرۆزبایی ژەژنی قوربانی پیرۆز لە مسلمانانەکەینەوە داواکارین لە خوای پەروەردگار هەموو ساڵێک بۆنە ئاینیەکان و جەژنە ئاینیەکانمان بەخێر و خۆشی بەسەر میلەتی ئێمەدا بێتەوە. دیارە ئێمە وەکو نەریتی ساڵانەی خۆمان پرۆژەی قوربانی کە جێبەجێەکەین لە جەژنی قوربانی پیرۆزدا لە کوشتارگای سلێمانی و لە قەسابخانەی سلێمانی کە جێگەی سوپاسە لە بەڕێوەبەرەکەیانەوە کاک محەممەد وەستافی ئیداریان و دکتۆرە بەڕێزەکان کە زۆر لێ بردووانە و زۆر لێبڕاوانە هەموو ساڵێک داواکاریەکانی ئێمە جێبەجێ ئەەکەن لە ڕۆژی جەژنە ئەوە ئێستا خۆیان لێرن وەکو ئێمە سەرۆکاری پرۆژەکە ئەکەن. سپاس بخوای گەورە ئەم ساڵیش توانیمانە کە تا ئەم دقەیە قساکەم زیاد لە 150 سەر حیوان بە حیوانی گەورە بچووکەوە سەر ببڕین بۆ یاڵێم زیاد چووکە هەر لە زیادبوو نایە هەتا سبەینە و دووسبەیش لە سنتەری شاری سلێمانیە تازە تاکو ئێستا زیاد لە 150 سەر حیوانمان سەر بڕیوە و ئەم شوێنەکە ئێمەی لەن شوێنی کوشتارگای سلێمانی
زۆر تەندروست و ڕێک و پێک و بە شێوەیەکەوە ژینگەی وڵات و شارەکەشمان بپارێزین بە چای خۆتانەی بینن کە ئێمە لێرە زۆر ڕێک و پێک وە زۆر منەظەمانە حیوانەکانمان سەر بڕیوە وە لە توپەتی یەکەین وە یخێنە عەلاگە و هەر لێرە شەوەیخێنە ئۆتۆمبیلی بەڕادەوە بۆ شوێنانی کە بەبەستمانە ڕەوانەیەکەین وە لە سەرجەم شار و شارۆچەکانی تریش بە تایبەتی شاری هەولێریش کە مەرکەزە لەوێش بە هەمان شێوە پرۆژە جێبەجێەکەین سبێنی ئەوێ جێبەجێەکەین بەڵام ئەم ڕۆیی سلێمانی بووە و سوپاسی خی پەروەردگارەکەین کەوا لە بەرچاوگرتنی ئەو وەزع دارایی و ئەو قەیرانە دارایی کە ئێستا هەیە ئاوی خێر هەرماوە خێرخوازان هەرماون داواکەین لە خی پەروەردگار ئەم قوربانیێژە ساحێبەکانیان قبوڵکە کە توانیمیانە هەم عیبادەتێکی خی پەروەردگار بکەن بە سەربڕینی حیوان بۆ خی پەروەردگار و هەم دڵی فەقیر و هەژارانیش خۆش بکەن لەم جەژنەدا. مامۆستا ئێوە وەکو ئاماژەتان پێکرد لە سلێمانی ئەمڕۆ پرۆژەیە کۆتایی پێدەوەی کەم بزانم وەدا بەشێکن بەسەر لە شارانە ئەوەی کەم بزانم پرۆژەکە تەنها لە سلێمانیە لە هەولێرە لە قەڵەبجەیە لە زۆر شوێنی تر هەیە هاوکاری خێرخواز بۆی کە بڵێن هاوکاری مادی بۆ پرۆژەکە بێنە ئەم ساڵ چۆن بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردووە. وەڵی سوپاس بۆ خوای گەورە من وەکو ئاماژەم پێکرد بە فەرقێکی وامان نییە و ئیسیجابەکە زۆر باش بووە ئێمە دەستگایەکی ناوەنەمان کردووە ڕەنگە هەزارەها ئەوەی تر خەڵک بۆ خۆی لە ماڵەوە کردبێت. دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ ڕامیارە بەو شێوازەیە زۆر سپاس ڕامیار بۆ ئەو ڕاستەخۆیی کە بۆت کردین و زۆر سپاس بۆ دەستگای خێرخوازی بەخشین و بۆ هیوایی کە کارەکانیان زۆر بەباشی بەڕێوە بچێت کە دیارە دەستگای خێرخوازی بەخشین دەستگایەکە کە خەمخۆری هەژاران و کەم دەرامەتانەوە ئەو پرۆژەی کە ئێستا ڕایگەیاندووە دیارە و گۆشتی کە دەکرێت ناو عەلاگە ڕاستەخۆ بۆ ماڵ هەژار و گەڕەکە ژانشینەکان دەبێت کە پێشتر بە لیست ئامادەکراونەوە بۆیان دەبن. زۆر سپاس ڕامیار بۆ پەیوەندیەکەت کە کارزان دیارە پەیوەندی وڵاتیانیشمان بۆ نهاتووە و وەڵامە ڕاستەکان ئاشکرا دەکەین. زۆر باش دیارە برایان ئاماژەم پێ دەکەن کە پەیوەندی ترمان هەیە کاک سەلاح کەریم لە چەمچەماڵەوە لەگەڵمانایە. کاک سەلاح سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت. لە ئێوەش و جێژنە ئێوە پیرۆز بێ و لەسەر مسلمانانی گیان بە تایبەتی گەلانی کورد و بە تایبەتی و کەناوە جوانەی ئێوەش. ئامین زۆر سپاس لە تۆش پیرۆز بێت بە ناوی هەموو مسلمانان و هەموو گەلی کورد و بە ناوی پەیامیشەوە جەژنی تۆش پیرۆز بووە لە خۆشی و جەژن نابیت. کاک سەلاح بەڵێ پرسیارەکە لە کەم تەوەر بێت ئەدەبی یا وەرزشی؟ ئەدەبی یاخود وەرزشی؟ وڵا بە ئەدەبی بێت. زۆر باشە. ئەم شاعیرە کوردە کێ بوو کە لە حەجدا وەفاتی کردووە؟ بڕوا بکە ئەختیاری نەبێ لەوانەیە بڵێم زانیاریم لەسەری نەبێ. زۆر باشە بەڕێزێکی تریش پێشتر پەیوەندی کرد و بمان کرد بە ئەختیاری نالی مەحوی یاخود وەفایی. نالی مەحوی وەفایی بەڕاستی یەکدوو میوانەتەک ئەڵێ بە نالی بێت. میوانت هەیە؟ بەڵێ زۆر باشە جەژنە پیرۆزیان لێ بکە لە بری ئێمە ڕێز و سڵاومان هەیە بۆیان. میوانەکان باوەڕیان وایە دەبێت کامە بێت؟ ئەوان ئەڵێن نالی بێت. ئەی خۆت ئەڵێی چی؟ خۆش ئەڵێم مەحوی بێت. خۆش دەڵێ مەحوی بێت. چەند میوانت هەن؟ وەڵا شتێدارە میوان دانیشتبووین. زۆر باشە کاک سەڵامانەیە بۆیان دیارە میوانەکانیش هیچ کامێنەوەکو خۆیان نازان بۆ ئەدەبیەکەی هەڵبژارد. ئاخر وەڵا ئەوان سەرانش لە من تێکدا میوانەکان بەڕاستی. زۆر باشە جارێکی دیکە وەڵامی کۆتاییمان بدەوە کام لە یەکێک لەم شاعیرانە بوو کە لە حەزدا وەفاتی کرد نالی مەحوی وەڵامی کۆتاییمان دەوێت وەفایی. با وەفایی بێ و خوای گەورە سەرکەوتوتان کار وەفای هەڵدەبژێرێت. زۆر باشە کاک سەلاح سپاس بۆ پەیوەندیەکەت لە چەمچەماڵەوە پەیوەندیەکی ترمان لەگەڵایە بزانم ڕایانمان لەگەڵای ڕان خەنسڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت. هەموو کاتێکت باش هەر لە جەژن و خۆشیابی ڕایان خان لە قەڵاتزێوە. تۆش پیرۆز بێ ڕایان خان. یەکەم پەیوەندیە لە خەڵاتزێوە لە ئەم ڕایان خان
ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژنی قوربانە لە خەڵازێ چۆنە پەیوەندی کۆمەڵاتیەکان باز دەکرێت کە لەم منتیقەی بتوێن پشدەرە هێشتا پەیوەندی کۆمەڵاتی جەژن گەرموگوڕ و هاوڵاتیان بە گەرموگوڕیەوە سەردانی یەکتر دەکەن ئەمڕۆ چۆن بوو چوویتە دەرەوە وڵات زۆر خۆشە کەڵەبانکی شەوشیدانێکی جەم ڕان تەمەنت چەندە تۆ وەڵای 11 ساڵ گەڕای بە کۆڵانەکان ئەوە چکلێت گەڕێرەوە چەند چکلێتت کۆ کردەوە بەشی جەژنی داهاتوت کۆ کردوێتەوە زۆر باشە دەستەکانت خۆش بەشی ئەمەشی لێ کۆ کردێتەوە ڕێیان ئێستا پرسیاری چیت لێ بپرسم بە 11 ساڵ زانیاریت لەسەر ئەدەبی هەیە وەرزشی هەیە یا ئاینی ئاینی بێت زۆر باشە ڕان خان دەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە ماوەی تەمەنیدا چەند جار حەجی ئەنجام داوە یەک حەج و یەک عەمرە ئیسرافی نەکردووە زیادەی نەکردووە دەستە خۆش بێ ڕان خان ماشەڵڵا دەستەکانت خۆش بێ ڕێیان خان سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس ڕان خان سڵاو ڕێزمان هەیە جارێکی دیکە جەژنی ئێوە و خانەوادەکەی بەڕێستان پیرۆز بێت و هەمیشە لە خۆشی و جەژندا بێت زۆر سپاس کاک جەلال پەیوەندی ترمان لەگەڵا ئەگەر برادران ئاماژەم پێ بکەن بزانین پەیوەندی ترمان لەگەڵا بێت یان شیرینمان لەگەڵایە لە شیرین خان سڵاو لێبێ و جەژنت پیرۆز بێت جێژنی ئێوەش پیرۆز بێ هەر لە جێژ نابن هەر لە خۆشییا بن خوایە ناخۆشی نەبینن زۆر سپاس لەگەڵ ئێوەشە ئینشاءالله یا ڕەبی ئێوەش هەرگیز ناخۆشی نێتە ڕێتان و هەمیشە لە جەژن و خۆشی دابن ماڵەکانتان ڕوو ناکردێتەوە کاک جەلال لەگەڵ کاک ناوکەیم لەبیر زۆر سپاس کارزبان هەمیشە ڕوو ناکبێەوە ماڵی ئینشاءالله جێژنی هەر هەمووتان پیرۆز بێ بەڕێوەبەر و بە هەر هەموویانەوە سافی بەرنامە بەڕێوەبەر تا فاروق هەر هەمووتان زۆر سپاس زۆر سپاس بە ناوی ئەوانیشانەوە ئەوانیشاوە دەست جەژنی تۆش پیرۆز بێت وە لە جەژن و خۆشی دابیت جەژن لایەوە چۆن بوو شیرین خان لە ماڵەوە گەرم و گوڕی هەیە بەرودراوسێ وەڵاهی بەرودراوسێ بەڵێ هاتن خزمان هات ئەم شەو سێ سیارە بەس میوانمان هەبووە بەس خەڵی دڵی خۆش نییە کاک جەلال لەخوا بەزیاو بێ کە میوان و ئاوەدانی هەیە جەژن و ماڵ هەر بە میوان و ئاوەدانیەوە خۆشە ئارە وەڵا ئەمەنە خۆش و هەتا 11 شەو میوان دێ و ئەڕوا و زۆر باشە دەچمە لای پرسیارەکان کەس هەیە لە ماڵەوە یارمەتیت بدات نەوەڵا کەس نێر باوکی ئەنەس لە دوکانە باوکی ئەنەس لە دوکانە زۆر باشە لە دوکانیشەوە هەر دیارە پشتی پێدەبەستی پرسیارەکان پرسیاری ئاینی ئەدەبی و وەرزشیمان هەیە کامیانە لێ بپرسم ئاینی ئەدەبی وەرزشی وەڵا با ئاینیەکە بێت با ئاینیەکە بێت زۆر باشە فەر بکەیت جارە خۆش پرسیاری لێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت چەند جار حەجی کردووە بەڵێ یەک جار حەجی کردووە و حەو عومرەی کردووە شیرین خان تۆ خۆت هیچ عەمرە حەج کردوتە نەبەخوانەم کردووە لە 2010 ناوی نووسیوە تا ئێستا دەرناچێت ئینشاءالله لە زووترین کاتدا ناوتان دەرەچێت بۆ حەج و پێشوەختەش خوای گەورە عەمرەیەکتان بەنسیب بکات ئیشەڵڵا ئیشەڵڵا چاڕێ بەش میخوێن دەست خۆش بێ شیرین خان ناوی تۆش وەکو هاوڕێیان ئەگەر وەڵامەکە دراز بێ دەخرێتە ناو تیر و پشکەوە تاوەکو کۆتایی بەرنامەکە لەگەڵماندا بمێنەوە پاشکەمێکی دیکە تیر و پشکەکان جام دەدرێت بزانین خەڵات بەرکێ دەکەوێت زۆر باشە سومەیە خانمان لەگەڵە لە تەکشیەوە سومەیە خان سڵاو لێ بێ و جەژنت پیرۆز بێت عەلەیکە سەلام سومەیە خان السلام علیکم وعەلەیکە السلام ورحمەة الله جەژنتان پیرۆز بێت لێوەش پیرۆز بێ سومەیە خان لە تەکیە ئەمڕۆ قوربانیکردن چۆن بوو کەم بوو کەم بوو ینی کەمیان بووەوە کاک جەلال دە ئیشەڵڵا دوو ڕۆژی تری ماوە سەبر ئیشەڵڵا زۆر دەبێ ئیشەڵڵا زۆر دەبێ سومەیە خان پرسیارێک هەڵبژێرن فەرموون پرسیاری ئاینی بێ پرسیاری ئاینی کاک جەلال فەرموون پێغەمبەر درودی خوای لەسەر بێت چەند جار حەجی کردووە وەڵای بە پێ زانیاری هەما زانیەک جار کردوێتی زانیاریەکەت لەکوێ وەرگرتووە
وڵا ئیتر کتێبشتا خوێندنەوە. ئێستا لە بۆ نمونە لە پەیوەندیەکانی تردا ئەم پرسیارەمان کردووە لە درێژەیان بەرنامەیە هیچ سێرچت بۆ کرد گەڕاوی بە شوێنیا؟ هەر پێشتر زانیمە خۆ. کاک جەلال لەسەر حەجەکە زۆربیان متفقن جەمیعی ئەوانەی کە پەیوەندی دەکەن فوقەها ئەوانەیش کە شارەزان زۆر باش واتە هەر یەک جارەکەت بۆ جێگیر بکە لەسەر عەمرەکە تەکید بەڵام پرسیارەکە جێگیر بێت. ئەخر عەمرەکەت نابێتە پرسیار. پرسیاری ئێمە نییە هەر مەبەستم ئەوان کە دەیوروژێن باسی دەکەن. زۆر باشە سومەیە خان سپاس بۆ پەیوەندیەکەت و هەر لە جەژن و خۆشی دابیت یەک جار حەزت بۆ جێگیر دەکەم. سپاس بۆ پەیوەندێکە سومەیە خان. نەجیبە لە سلێمانیەوە چێ؟ نەجیبە خان لە سلێمانیەوە. نەجیبە خان سڵاوی خواتان لێبێت. سڵاوی خۆی گەورەش لەیەوە بێت. زۆر سپاس. درۆستایی جەژنی قوربان لە ئێوە سەردەم مسلمانانی کوردستانەکەم و بە تایبەتی هەرێمەکەی خۆمان. جەژن لە ئێوە و خانەوادەی بەڕێزیشتان پیرۆز بێت و میشە لە جەژن و خۆشی دابن. سومەیە خان؟ بەڵێ نەجیبە خان لە نەجیبە خان. نەجیبە خان ئەمڕۆ لە شاری سلێمانی دووەم ڕۆژی جەژن چۆن بەڕێوە چوو گەرم و گۆڕە هاوڵاتیان تا چەند ئەم سونەت و شاعیرە پیرۆزەی جەژن لە ناوخۆیاندا جێبەجێ دەکەن و سەردانی یەکتر دەکەن تا چەند گەرم و گۆڕی بە شەقامەکانی شاری سلێمانیەوە دیارە. وەڵی هەر وەکو جەژنەکانی ترەوە ئێستا جەژنی قوربانیش ئێمە دوو جەژنمان هەیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان ئێمە ساڵانێکە ساوەڕێم دوو جەژنەکەین بۆنێکی زۆر پیرۆزە. دەوترێ لە هەندێک لە شارە گەورەکان ئەم سەردانیکردنە تا ڕادەیە کاڵ بۆتەوە مەگەر لە جەژنەکاندا هاوڵاتیان تەنها سەردانی خزمە نزیکەکانی خۆیان بکەن ئەگەرنا جیرانەکان تا ڕادەیەکی زۆر ئەم پەیوەندیە کاڵ بۆتەوە لە سلێمانی داوایە؟ وەڵی تا ڕادەیەک وایە بەڵام شخصی خۆم من خزمان سەردانیان کردوومە من خۆم چونکە نەخۆشی نەمتوانیان بۆی ماڵێ لەبەرەوە ناتوانێ علی بڵام وەڵی سەدات وایە. سەردانی دراوسەکانت کردووە لەم جەژنەدا بەڕێستان؟ نەوەخوا بڕواکە بۆ ماڵی نزیکترین کە ماڵی خەزمە نەچوومە. ڕەبی خۆی گەورە شیفات بدای شاڵانە جیبە خان بۆ هیوایە کە جەژنی داهاتوو تۆ خۆت بە پێیەکانی خۆت ماڵ بە ماڵ خزم بە خزم هەمویان بەسەر بکەیتەوە. نەجیبە خان پرسیارەکان لە سێتەوەرن ئاینی ئەدەبی وەرزشی بەڕێستان کامێک اختیار دەکەن؟ ئەدەبیەتە بێت. ئەدەبی. ئەم شاعیرە کوردە کێ بوو کە لە حەجدا وەفاتی کردووە؟ اختیاری لەگەڵە؟ ئەگەر وەڵامەکەی بزانی اختیاری لەگەڵ نییە ئەگەر نەشی زانی ئەوە نا اختیارەکانی بۆ بکەرەوە لە بەرەوەی کە بە هاوسەنگی بکەینەوە لەگەڵ وتم لەوەی بیزانێ پێشتر ئامادەکاری بۆ کرد بێن. ئامادەکاری نەکردووە نەجیبە خان پێشتر؟ نەوەڵا هەر ڕاستە خۆکەترمە سەری بەنامەکەی ئەوە زۆر باشە سەرکەوتوو بن. ئەم شاعیرە نالی بوو یاخود مەحوی بوو یاخود وەفایی بوو؟ پێم وایە نالیە. پێت وایە نالیە؟ بۆچی پێت وایە نالیە؟ بەڵێ نالیە. بۆچی پێت وایە نالیە؟ بۆچی وەفایی نەبێت؟ بۆچی مەحوی نەبێت؟ وەڵی جاری وایە نەکرد ئەم بەرنامە چەندی بەرنامەیە ها پرسیار کراوە جاری وایە بۆ لەگەڵ ڕێزمە یعنی بەرنامە پرسیارەکە ڕاستی بۆ دوایی بە هەڵەت زۆر باشە بەس تۆ دەڵێی نالیە منیش دەڵێم جارێکی تر بیر بکەوە ئەمە جەژنانەی من خەیرەمە باشە واتە بیگۆڕە مەبەستی ئەوەیە ئێستا تەنها مەحوی و وەفایی ماوە فەرموو لەم دوانە دانەیەکیان هەڵبژێرە کاک جۆلات تۆ دەڵێ چی؟ من جەژنانەی نادەمێ وەفایەکەی بۆ جێگیرەکەم دەی زۆر باش دەستەکانت خۆش بێ نەجیبە خان سپاس بۆ پەیوەندیەکەت مەمنونم دیارە پەیوەندیەکانمان لەگەڵ هاوڵاتیاندا کۆتایی پێهات لەبەرەوەی کە دەرفەتی کەممان ماوەتەوە کاک ئەحمەد ببوورە کە تۆمان ڕاگرتووە لە خزمەت گرنگەوەی بەرهەمی خۆمان پێشکەش کرد قسەت ماوەی پێی؟ ئەگەر ئێوە شتێکتان هەبێ دەمەوێت لێرە بی تیرروپشکەکە تۆ هەڵی بژێری بۆم بەڵام بینەرانی عزیز من دەمەوێت ناوبڕێکی کورد وەربگرم بۆی کە تیرروپشەکان کامل بکەم ئێوەش بەدیار شاشەی پەیامەوە دابنیشن بۆی کە بەتایبەت ئەوانتان کە پەیوەندی تەلەفۆنیتان هەبووە بزانن وەڵام ڕاستەکان چین و کێ لە ئێوە لە تیرروپشکدا دەبێتە خاوەنی خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام دوور مەکەونەوە ناوبڕێکی کورت و دێینەوە خزمەتتان
لە گەرمیان و لە مۆزەخانەی شاری کفریەوە لە بەرنمەیەکی تایبەتە بۆ جەژنی قوربان لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داین. 4 کەس لەسەر مێزێک دانیشت بووین کابرایەک هاتە ژوورەوە شواربێکی زۆر زل و گەورەی هەبوو هەرسەر و بچمی لە استخبارات و ئەو شتانەیە کرد بە منی وت ناوت چییە؟ وتم بۆ وتی هەروە وتم نام پێت ناڵێم وتی دەنا ڕۆیت تا دێمەوە کە ئەو ڕۆیشت بەرادەران وتیان هەڵبێ بڕۆ ڕاکە وتم وەڵڵا من هیچ لە خۆم شک نابم ئەمجار بۆ کوێش بڕۆم 2-3 دقەی پێ نەچوو 2 کەسی تری لەگەڵ خۆیان هێنا هاتنە بەردەم مێزەکە وتی زۆر جوان سەیریکەن ئەوانیش ئاوا سەیری منیان کرد وتی تخوا ئەمە هەر لە ساڵحی ئامۆزام ناچێ. سەلام لە دەشتی گەرمە سێرەوە لە کوردستانی پڕ لە خێرەوە سەلام سەروەری دنیا و دینەکەم سەلام ڕابەری ڕێگای ژینەکەم سەلام نوری خوا لەسەر ڕووی زەوی بۆ ڕێگەی ڕاستی تۆ چرای شەوی تاکو مناڵ بووم باوکم سەری سفرە کردم واللهی لەزەتم نەدی لەو تووکسەرە گەیمە 17 ساڵی قەدەری خوا تووکسەرم دەستی کردە وەری ئەوەتە سوبحان الله سەیرگا تۆزی قژمەوە كربتارتان كيشي لمانا باليدينا كيشي لمانا باليدينا براياتي من يبكينا براياتي جەژنتان پیرۆز و ئارامی دڵەکانتان ژیانتان بکاتە لالەزار. با لە جەژندا ڕقوچینە لە دڵەکانمان دەربکەین و لێبوردەیی بکەینە تاکە دەستمایی ژیانمان. جەژن مایی شادی دەروون بێ بۆ هەموو زامێ ئەو گۆشتە زوون بێ. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. جەژنە دەهەڵکەن بخور بابۆنی بڕوا بۆ دوور ژین بە خەندە بیناکە بڕوێنە تۆوی چاکە. تلفونەکەم هەگرت سبحانەکە تە هەر تەلەفۆنەکەم هەگرت یعنی کابراوتی مامۆستا لە خوای ناترسێ ڕۆژی کامەتی قەت دەگرمە تۆ تەلەفۆنت بۆ قەپات کردیا زەمن ئیمام خەتیب لە مزگەوتی مەدینە لەگەڕ چاودێرینێ تازە گەیشتمە مزگەوتی مەدینە گوتی مامۆستا زۆر سەلام لە پێغەمبەری بە خوا حافظ تم بۆ قوربانی مزگەوتەکەشتم ئەو بەرام لە بۆ مەدینەی تێگەی کێشێکی وها بە مەچوویە ناو مەزعەکەی کە کێشەکەی حەسم بکەین حەل بکەین دوای ئەوەی کە هەموو خزم و خۆش یەکدی بووینەوە پێکمان هێناین و دانیشتینە آخر یەکێک معارض بوو دوای یەکسەر شەیتان هانیدا سواری سەری بوو دیسان سەر لە نوێ ئاژاوەکەی دروست کردەوە کە ئاویان هینا یەکەم کەس ئەدە بەندە دەرە مامۆستای ئاوەکەی ئاوەکان دامن گوتم مامۆستا بخۆ ئەمەش ئاوەکەم وەرگرت گوتم ئەو کەسەی کە شەیتان هەستە لەسەر منی بوو گوتم ئاوەکەی بخۆ وتی وەڵڵاهی ئەو ئاوی ناخۆمە گوتم دۆ ناخۆی گوتم فەرقی تێدایە هەموو جان جیانە
جارێکی دیکە سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان دووەم ڕۆژی جەژنتان پیرۆز بێت و هەموو کات و ساتێکی ژیانتان هەرخۆشی و جەژن بێ بەڕێزان لە بەرنامەی دیاری جەژن تام ساتە لەگەڵ ئێوەی ئاز و خۆشەویست بەردەوامین کۆمەڵێک هاوڕێ کۆمەڵێک هاوڵاتی پەیوەندیان کردووە وەڵامی پرسیارەکانی ئێمان زانی دیار ئێستا وابزانم کاک جەلال تیر و پشک دەکەین بۆی بزانین تا وەڵامەکان ئاشکرا دەکەی وەڵامەکان ئاشکرا دەکەین تیر و پشک بۆوانە ئەی بۆچی وەڵامەکان بە ئاشکرا هەر نەکەین با نەیزانن بۆ بیزان ناکرێت دەی زۆر باشە بۆی بزانن کە کێ وەڵامی ڕاستی داوەتەوە کێ ناوی چۆتە ناو تیر و پشکەوە ئەمە بەس پێویستە هەمووی دڵنیا بنەوانی کە وەڵامی ڕاستیان بەدەستێناوە بە دڵنیاییەوە هەمویان ناویان خراوەتە ناو تیر و پشکەوە بە تایبەتی کاک ئەحمەد دەمێشتوتەوە بۆی کە ئەو ڕاکێشە بزانین بۆ کێ دەرەچێ بەڵام کاکارزە نەگەر وەڵامەکان ئاشکرا بکەیت پرسیارەکانمان سێ پرسیار بوون بەڕێزان پێغەمبەر درودی خوای لەسەر بێت چەند جار حەجی کردووە دیارە ئەوەی کە وەڵامی ڕاستە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە ماوەی تەمەنیدا تەنها یەک جار حەجی ئەنجام داوە پرسیارێکی یادەبیشمان هەبوو ئەو شاعیرێکیشمان هەبوو کە تۆ کردت وتمەوە دوای عیدی منێ عیدی خۆتە ئەوەی کە ڕکعاتی تێدانە ڕکعاتی تیانە ڕکعاتی تێدانە نوێژی مردوو تیانە سوزدە و ئەمانی تیانە بەڵێ زۆر باشە زۆر باشە ئەم شاعیرە کێ بوو پرسیارە دەبێکە کە لە حەزدا وەفاتی کردووە دیارە ئەم شاعیرە وەفایی بووە وەفایی یەکێک بووە لەم شاعیرانەی کە لە ڕواڵەتدا شیعرەکانی بەڕاستی شعرێکی زۆر ناسک و زۆر پاراون و لە ڕواڵەتدا شعری خۆشەویستی دەردەکەون بەڵام لە جەوهەردا هەمویان عیرفانین پیرەمێردی شاعیر دەڵێ بێکەوە بووین لەگەڵ وەفایی لە حەزدا و تویەتی خوایە ئەگەر من ئەم شاعرانەم بۆ خەڵک نووسیوە یاخود بۆ ئافرەت نووسیومە ئەوە بگەڕێمەوە وڵاتی خۆم بەڵام ئەگەر بۆ تۆ بۆ عیشقی تۆ نووسیومە ئەوە لەم سەفەرە پیرۆزە نەگەڕێمەوە هەتاوەکو پیرەمێردی شاعیر دەڵێ خۆم بەدەستی خۆم لە عەرەبستانی سعودیا خاک و خۆڵی عەرەبستانم بەسەر دەم و چاوی وەفاییدا کردووە دیارە ئەم شاعیرە بەرزەی گەلی کورد وەفایی بووە کە لە حەزدا وەفاتی کردووە پرسیاری سێمیشمان کاک جەلال پرسیارێکی وەرزشی بوو بەڕاستی نازانم وەڵامەکەی ئاشکرا بکەین چونکە پرسیارەکەش تاوەکو ئێستا دیارە پرسیارەکەش بکەیتەکە پرسیارەکە دەکەین و دەڵم بچووکترین یاریزان کێیە کە جامی مۆندیالی بەدەستێنەوە پرسیارە بۆ لە کاک ئەحمەد نەکەین کاک ئەحمەد بچووکترین یاریزان لە بچووکترین یاریزان کێ کە جامی مۆندیالی بەدەستێنا بێت مباپێ کێ مباپێی فەڕەنسی زۆر باش ئەگەر وەڵامەکەت ڕاست داین ناو دەخەمە تیر و پشکە مباپێ یاریزانی فەڕەنسایە تێکن بەڵێ بەڵێ ئەیکە وەڵامەکە ڕاست نەبوو باشەوە پرسیار وەرزشانە بۆ لە من ناکەن ئەوەندە مستەیتەری ئێستا حەقی خۆمە ناوم چێدە ناوە تیر و بەسەر چا وەڵامەکەت بۆ ئاشکرا دەکەم وەڵامەکەی پیلی ساڵ 1950 تەمەنی 17 ساڵ بوو ئاخر چۆن شتی وا بێ من ئەو کاتە هەر نەبووم لە دایک وەڵامەکەی مانتێقیە لە ماوەی تەمەنی خۆی پشتی کامێرەوە لە خوایەتی هەڵە بکەیت لایکی بۆ ناردم ئەو کاتە حسابەکە من متابعی وەرزشەکەم لەم ماوەیەدا زۆر باشە چینە لای تیر و پشکەکە کاک ئەحمەد ئەگەر نایەکمان بۆ هەڵبژێری بزانین کێ دەست بۆ کێ بە خەیرە ئەو خەڵاتە تایبەتە وەرگێرە لە بۆ دوو خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامە جارە دانەیە کەڵ بژێرە خەڵاتەکان چەند دانەیە نە دوانن دوو کەس هەڵدەبژێرێ ئەمەدا ئەو هەموو تێکدانەی دیارە خەڵاتی یەکەم بۆ هەرگوڵ لە شاری سلێمانیەوە کە وەڵامی ڕاستی بەدەستێناوە و خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامی بە قسمت بووە هەرگوڵ خان دەتوانی پەیوەندی بە نووسنگەی سەرەکی کەناڵی ئاسمانی پەیامەوە بکەی لە گەڕەکی کازیۆ بۆی کە خەڵاتەکەی خۆت وەربگری زۆر سپاس بۆەوەی کە بەشدار بووی لەگەڵمانە کاک ئەحمەد دوو خەڵاتە یاسیانە دوانە بیکەن بەسیران ئەوەش خەڵاتی دووە ئەترسم بیکەن بەسییان دوایی جارێکی تر نەمخەنەوە سەر شاشە من خەڵاتی دووەم بۆ سندوس لە چەمچەماڵەوە حەقی خۆی بوو چەمچەماڵ خەڵاتێک وەرگێت منیش پێم وا بوو هەردوو خەڵاتەکە ئەوان بیبان دوێنش خەڵاتیان هەبوو زۆر سندوس خان زۆر سپاس و پیرۆستان بێ هەردووکتان دیارە تۆش بوویتە خاوەنی خەڵاتی دووەم لە کە خەڵاتێکی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامەوە دەتوانی لە ڕێگەی نووسنگەکانمانەوە لە چەمچەماڵ خەڵاتەکەت وەرگری دوایی پەیوەندی بێەوە بکە لە دوای ڕۆژانی جەژنەوە بۆ هیوای کە
بەدڵتان بێت و ئێمە زۆر زۆر سپاستان دەکەین. چیمان ماوە کاک جەلال؟ ئەحمەدمان ماوە بەڕێ بکەین دواتر سپاسێکی ئەو برایان ماندوو نەناسانە بکەم کە 2 ڕۆژە لەگەڵ ئێمە یا هیلاک دەبن دەستیان خۆش بێ و ماندوو نەبن. دوای سواسی بینەرانی عزیز بکەم و دوایی پێشۆش دیارەشتا بایۆندە دەرفەتە گەرما بێ هەم ئەحمەد هەم خۆت دەمەوێت شتێکی خۆشم بۆ باس بکەن. وەڵاهی جا سەرەتا دەسمە لە ئەحمەد تۆ بیرم بۆ بکەم شتێکی خۆشم بۆ باس بکە لە کۆتا ساتەکانی بەرنامەکەم چووکە قەرار وا بوو 10 کۆتایی پێ بێنم ئێستا دەرفەتم هەیە چەند دقەیەکی تریان پێداوم لەوەی کە درێژە بە بەرنامەکە بدەم. یعنی شتێکی خۆش بە پێکەنی بێ بۆی کە بەسەرهاتێک بەسەر خۆمە هات بێ طبعا لە لاساییکردنەوەی زۆر باشە بەسەرهاتە بۆ باسکەم یاڵا بەسەرهاتەکە باسکە. ساڵێکیان لەگەڵ 1-2 برادرا سەردانی شاری هەولێری خۆشەویستمان کرد بەرهەمێکمان هەبوو بۆ یەکێ لە کەناڵەکان بیبین بابەتێکی مناڵان بوو کە گەشتینە ئەوێ 3 کەس بووین یەکێکمان بە GPS شوێنی موقعی کەناڵەکەی دیاری کرده بوو بۆی کە بچینە ئەو شوێنە ساری خۆمان لە شوێنە دانا ئێمە ڕۆشتین ئەو لە پێش ئێمە مەسەلەن پێش ڕەوی ئێمە کردوانە و بە GPSەکە شوێنەکەی دۆزیەوە چوینە شوێنێکەوە هەمی بینا و شوقە و ئەوانە بوو بەڵام هیچ قوتعەیەک ڕیکلام هیچ شتێک نەبوو ینی کەناڵەکەی پێ بناسینەوە گەشتی وینە ئەو شوێنە ئێمەش ئیشارەتی ئەو شوێنە هەر لەوێ بوو لۆکیشنەکە هەمان شوێن بوو بەڵام نەمانەزانی کامێ برادێک لێوە ڕۆی کەسێ بوو یەکێکمان چوو پرسیاری لێ کرد بەڵام کورد نەبوو نەیزانی ینی تێنەگەشت لە پرسیارەکە هەڵبەت کورد نەبوو نازان بە زمانی قسەی کە من دوور بووم نەمزانی ئەوەی تریانتی لاچەوە من خۆم لێ پرسم دانێکی تر هاو نەفەری وتی لاچم من خۆم پرسیارەکەم ئێوە نازانن چوو پرسیاری لێ کرد بە عەرەبی قسەی کردوانە و والحاصل ئەویش هەر نەیزانی کەناڵەکە لەکوێ کەسێکی تر هاو عینەکێکی ڕەشی لە چاوە بوو باڵا بەرزێ بوو کوڕێکی قۆز ئەوەی تریان وتی من خۆم پرسیاری لێکەم چوو بە ئینگلیزی ئەم جارە پرسیاری لێ کرد ئەی ژەر وای کرۆمانە و منیش پاڵەما بۆ بە دیوارەکە وتم بابە دەوازی لێ بێنە نازانێ وای وتی ئەوە کوردن وتیەوە کوردی لێوەژێتەوە بۆ تۆش کوردی تی ماڵتان ناوێت بۆ لەو کاتەوە بە کوردی قسە ناکەن وتمان کامەیە کەناڵەکە وتی ئەو برادەرە پاڵیاتەوە بە کەناڵەکەەوە ئێوە ئێستاڵن کاکە لە عەرەبە پرسن بۆ نمونە فڵان شوێن خۆشە لە هەرێمی کوردستان دەڵێ وەڵا خۆشە بەس کوردەکان بێتانیان ئێستا تەمان لە شماڵ ئێران دەڵێن خۆش ئەڵێ وەڵی کاکە فارس بێتامی کردووە ینا خۆشە ئەوەندە ئێستا لەوێ کاک جەلال شتێکی تایبەتم نییە ڕاستی هیچ شتێکم بیر نییە ئاخر شتێکم لە زاکیرەدانی هێشتا لەو کاتەدا لە بیرم بێت دەی خۆت شتێکی خۆشمان بۆ باسکای وەڵاهی من شتێکی ئەوە لە مێشکمانیە بەڵام با شتێک حەز دەکەم شتێکی دێتەوە بێڵێ تەنها حەدەسێکەیە کە چەند جارێکی تیش باسم کردووە سیارێکمان پێ بوو لەگەڵ ئامۆزایەک ماچوین بۆ هەولێر تەبان تازە فێری سایقی بوو بینەوەوانە سیارەکەش سیارێکی داشقە بوو کە چوینە هەولێر پاتریەکەی تۆپی چاوە کاتێک کە پاتریمان چاک کردەوە سیرێکین داناگرسێت چیەتی وتیان تەلەفۆنم بۆ کەسێکرد وتی کاکە بزانە فیلپەمپی نەسوتاوە وتم فیلپەمپی لەکوێ وتی بڕۆ نازانم سنوو هەڵبەرە و کوشن هەڵبەر و ئەمانە بزانە لەوێ و دیارەگەر لەوێ بێ منیش وەڵا کوشنەکە مەڵدایە شتێکم بینی ئەوەندە وتم بەخامە خۆیتی کاسە فیلپەمپم نەبینی بوو وتم بە ئامۆزاکەم تۆ فیلپەمپەکە دەبی بیکڕی لە منتیقە سەناعەکە یان دەچی پاتریەکە شەحن دەکەیتەوە وتی کاکە خۆ بڕۆ بە شوێن پاتریا من دەچم بۆ منتیقە سەناعەکە دەیێنم وتم باشە ئەمە فیلپەمپەکە دەبات لەگەڵ تەکسی سوار دەبێت تەکسیەکە دەڵێ ئەمە چیە پێ دەڵێ ئەمە فیلپەمپە ئەڵێ وەڵڵاهی کاکە ئەوە فیلپەمپ نییە ئەمیش خۆی نشکاندوێتەوە لە سیارە نازانێ وتبی نەوەڵا ئەمە فیلپەمپە ئەمە لە هەولێر بووین وتبی وەڵی کاکە من دەمێکە سایقم و تەکسیم ئەمە فیلپەمپ نییە نەیوتبوو چییە ئەمیش وتبی نەبا بەمە فیلپەمپە وتبی سیارەکەتان مۆدیلی بەرزە وتبی مۆدیلی زۆر بەرزە وتبی دە وەڵڵاهی من بزانمەوە فیلپەمپ نییە وتی کاکە ڕۆشتمە ناو منتیقە سەناعە چۆمە دووکان وتم کاکە فیلپەمپێکی یاوان بنێ وتیان دەوە کەی فیلپەمپە تۆمەس تەوافەکەمان ناردووە بووی دوایی فیلپەمپ لەسەر مەکینە بوو سیارەکە چکۆ مۆدیلی کۆم بوو سیارەمان ڕاکێشا بۆ منتیقە سەناعە ئەو ڕۆژەم هەرگیز لەبیر ناچێتەوە کە بووینە دەشتان ساغ بێ هەمیشە لە خۆشیدا بن بابەتێکی من و کاکارزانیش هەیە مۆزوعە
بیری نەماوە شتێکی خۆش بوو کۆمیدی بوو ڕۆژێکیان لە ستۆدیۆ بەرهەمێکمان تۆمارە کرد کاکارزان شارێکی خوێندەوە نازانم شاری چ شاعیرێ بوو والحاصل تۆمارمانەکە لە کاتی مۆنتاژەکەی بوو بە دیار مەوەستا بوو کە مۆنتاژمانەکرد لەم ماوەی ڕابردووە چەنەها بوو مەلەرزە لەسەر یەک هاو مەلەرزە هاو مێزوشتەکە جوڵایە تەواو تا ئێرەوەسە من پێمت سێرێکم کرد وتم بوو مەلەرزە نەبوو وای کوتی بوو مەلەرزە بوو ڕایکرد تا دەرەوە وتم تاوە بوو تاوە وەرەوە هاتەوە جاری دووەم لێ یایەوە بەس ئەحمەدی بەدوامەوە بوو هەڵبەت بەبێ پێڵا بە پێخواسی بڕواکە من هەست لەبەردەم کەناڵەکە من هەر نییە لەبەر خاتری تۆ تۆزێک جوڵا ماشەڵڵا تا دەرەوە بەس نەپێڵاو هیچی لە پێ نەکرد ڕای کرد گیان خۆشەویستە نانە کاک ئەحمەد ئەمە شتێکە مجامەلی تێدا ناکەوێت کاک جەلال وتنی ڕۆح خۆشەویستە بەڵام بۆم جۆرەش نەترساین زۆر باشاوت بیرچووی عنی نەترساوی پێڵاو چیەکە ڕۆح شیرێترە منە لێرەوە سپاسێکی زۆر بێپایانی هاوکارانم بکەم کە لە دوو ڕۆژی جەژندا لە کاتژمێر سەرەتاییەکانی ڕۆژەوە تا درنگانێک لەگەڵمان نبوون هەم ئەو برادرانی کە دوێنێ لێرە لە کۆنتترۆل با بڵێن جەماعەتی سوێلی لە دەواما بوون کە دوێنێ بیرم چوو دەستخۆشیان لێ بکەم و سپاسیان بکەن و ئەمڕۆ کاکە عادل خۆی و ستافەکەی زۆر ڕێز و خۆشەویستیم هەیە بۆتانە مجارێ ماندووتان دەکەین و زۆر سپاس بۆ ئێوەی بینەری ئازیزیش کە تا ئەم ساتر لەگەڵمان نبوون بۆ هیوایی کە هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژنێکتان پیرۆز و لە خۆشی دابن فەرموو کاکەزان منیش بۆ هیوام کە لە دووەم ڕۆژی جەژندا کە من ئەمڕۆ بەشداریم کرد لە بەرنامەکەدا بمانتوانی بێ خەندێک خۆشیەک بخەینە سەر لێوەکانی ئێوە لە شاشە جوانەکەی پەیامەوە دڵخۆشیێکمان بە ئێوە گەیان بێت هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێت هەموو کاتێکتان هەر پڕشادی و کامەرانی بێت ژیانێکی ئاسوودە بۆ گەشتلایەک هیوایی لەش ساغی و تەمەندرێژی بۆ گەشتلاک دەخوازیین سوپاس بۆ بینەریتان سوپاس بۆ ئەم هاوکارە بەڕێزانی کە لە پشتی کامێرەوە کاک جەلال ئاماژەی پێکرد جارێکی دیکە ئەو برانەی کە لە کۆنتترۆل دوو ڕۆژە ماندوون لەشیان ساغ بێت و هەمیشە لە خۆشی و شادیدا بن و هەمووتان جارێکی دیکە جەژنتان پیرۆز بێت و هەموو ژیانتان خۆشی و جەژن بێت کاک جەلال شتێک بێت هەر لە جەژنی خۆش کاک ئەحمەد تۆش دووبارە بەخێر بێیت خۆشەویستیم بۆ هەموو لایەکەیە و هیوادارم هەمووان لە جەژنا بن لە خۆشیا بن سوپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام و ئەم دەرفەتەوە جەژنی برادرانی کامێرە پیرۆز بێ و ژووری کۆنتترۆل میسیش هیوادارم هەر لە خۆشی و لە جەژنا بن ماندوو نەبن زۆر ساغ بێت بینەرانی عزیز ماڵاوە خوا ئاگادارتان بێت جەژن